کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ئەم بەرهەمەتان پێشکەش دەکات. کتێبی گفتوگۆیەکی هێمنانە لەگەڵ قورئانیەکان. ناسنامەی کتێب. ناوی کتێب گفتوگۆیەکی هێمنانە لەگەڵ قورئانیەکاندا. ناوی نووسەر ئیکرام کەریم و ڕاشد ئیکرام. ساڵی چاپ 2016 میلادی. تیراژ 1000 دانە. نۆبەی چاپ یەکەم. دیزاینی بەرگ ناوەندی ڕێنوێن. نرخ تەنها 2500 دینار. لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 138 ساڵی 2016 پێدراوە. کارە هونەریەکان هاوکار محەممەد حەسەن. خوێندنەوەی هێمن گەردی. پێشەچی لاپەڕا 3. سوپاس و ستایش بۆ پەروەردگاری گەورە. سەڵات و سەلامیش لەسەر پێغەمبەری بەڕێزی ئیسلام. سڵاوی شایستەش بۆ هاوڵە بەڕێزەکانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پاش ئەمە ماوەیەک بوو چەند کەسێک لە کوردستان بیرۆکەیەکیان لە ناو خەڵکدا باس ئەکرد کە نامۆ بوو بە مسلمانان بەگشتی و مسلمانانی کوردستان بەتایبەتی. کورتەی ئەو بیرۆکەیەش ئەوەیە کە مسلمان تەنیا قورئانی بەسە بۆ ئەوەی لە ئیسلام تێبگات. پێویست بە پێغەمبەر و فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە. نەک ئەوە بەڵکو ڕایان دەگەیاند کە ئەبێ قورئان بە دوور بگرین لە پێغەمبەر و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە وەک کۆمەڵێک گەنجی مسلمان بە حکمی ئەوەی تێکەڵاویمان لەگەڵ مامۆستا ئیکرام کەریمدا هەیە داوامان لێکرد کە وەرامێک بۆ ئەو کەسانە بنووسێت و ڕووی ڕاستەقینەی ئەو بیرۆکەیە دەربخات و ڕوونی بکاتەوە تا چەندێک ئەو بیرۆکەیە لە ئیسلامەوە نزیکە یان دژە بەڕاستیەکانی ئیسلام. ئەویش ئاگاداری کردین وتارێکی نووسیوە و باسی حکمی ئیشکردن ئەکات بە گفتار و کردارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمەش کە وتارەکەمان خوێندەوە سەیر دەکەین ڕاستە و خۆ گفتوگۆی لەگەڵ قورئانیەکاندا نەکردووە. بۆیە داوامان لێکرد کە ڕاستە و خۆ وەرامی ئەو بیرۆکەیە بداتەوە ئەگەر وەک بڕگەیەکیش زیادی کردووە بۆ نووسینەکەی ئەویش پەروەردگار پاداشتی بداتەوە. لەنەوە خاڵدا گفتوگۆیەکی هێمنانە و منتیقیانەی بۆ نووسین لەگەڵ ئەو کەسانەدا کە لە ناو خەڵکدا خۆیان بە قورئانیەکان دەناسێنن. بەڵام لە پاشاندا ئاگادارمان کردەوە کە وتارێکی تر هەیە کە بەڕاستە و خۆ مناقەشەی ئەو قورئانیانە دەکات. ئێمە پێمان باشە کە هەردووچیان بە یەک کتێب بڵاو بکەینەوە. ئەویش بێدڵی نەکردین و هەردوو وتارەکەمان کرد بەم کتێبەی لەبەردەستاندایە. وتاری یەکەم لەژێر ناونیشانی گفتوگۆیەکی هێمنانە لەگەڵ قورئانیەکاندا حکمی ئیشکردن بە گفتار و ڕەفتارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتاری دووەم لەژێر ناونیشانی قورئان دژ بە قورئانیەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم جگەل لە قورئان نیگایەکی تری مولزەمی بۆ هاتووە. ئەوە ئەو دوو وتارەیە. هیوادارین کە کارێکی باشمان کردبێت و وەرامێکی گونجاومان پێشکەش بەو کەسانە و گەنجانی مسلمان کردبێت و ئومێدی ئەوەش لە پەروەردگار داوا دەکەین کە ئەم بیرۆکەیە پوچ بکاتەوە و ئێمەش بێ ئەجر نەکات. کاری کەسیش بێ هەڵە و پەڵەن نییە و کەماڵ تەنیا بۆ پەروەردگارە. چاوەنواری سەرنج و پێشنیار و ڕەخنەی بنیاتنەری ئێوەین ئەی بەرەی گەنجانی بانخواز. دەستەی چاپ و پەخشی کتێبەکانی ئینستیتوتی بانخوازان 1/2/2016. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. گفتوگۆیەکی هێمنانە لەگەڵ قورئانیەکاندا حکمی ئیشکردن بە گفتار و ڕەفتارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیکرام کەریم لاپەڕا 5. بەناوی پەروەردگاری بەخشندەی میهرەبانەوە. بۆ تێگەیشتن لە کردار و گفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستە ئاگاداری ئەم خاڵانە بین. یەکەم
سەحابە و تابعین و قوتابیەکانیان سنەتی پێغەمبەریان صلى الله عليه وسلم بەدین دەزانی. هەموو دنیا شایەتی ئەوە ئەدەن کە چ سەحابە و چ شوێن کەوتوانیان و چ ئەوانەش دوای ئەوان هاتوون ژیانیان تەرخان کرد بۆ ئەوەی کە ورد و درشت و کردارەکان و گفتارەکانی ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم کۆبکەنەوە و بینوسنەوە و شەن و کەوی بکەن و بیگێننەوەکانی دوای خۆیان، چونکە ئەو کاریان بە ئەرکێکی شەرعی سەرشانی خۆیانیان دەزانی. ئەو کەسانە بوون ناونران ڕەواه الحەدیث یان محەدیثون یان ئەصحاب السیر. ئەم کەسانە چەند توێژ و زنجیرەی پێکەوە گرێدرا بوون لە سەحابە و تابعین و ئەتباعی تابعین تا دەگەنە سەدەی چوارەمی کۆچی کە لە کۆکردنەوە و نووسینەوە و ساغکردنەوەی فەرمودە شیرینەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بوونەوە و ئەو گەنجینە گەوریان پێکەوەنا. زانایان هاتن و دەستیان کرد بە نووسینەوەی ژیاننامەی هەموو ئەوانەی ئەو فەرمودانەیان ڕیوایەت کردبوو، چ سەحابە و چ تابعین و چ ئەو زانایانش کە شتێکیان لە ژیاننامەی پێغەمبەردا صلى الله عليه وسلم نووسیبوو. هاتن کونیە و ناو و ناونشان و شۆرەت و نەژاد و شوێنی لەدایک بوون و شوێنی مردن و سیفەتە شەخسی و دینی و کەلتوریەکانیان هەموو نووسیەوە. بە کورتی هەموو ئەو زانیاریانیان نووسیەوە و ئامار کرد کە پەیوەندی هەبوو بە ژیانیانەوە و لە ڕوویەکەوە یان زیاتر کاریگەری لەسەر قسەکانیان بە چاک یان بە خراپ دادەنا. ئەوە بوو پاشان ئەم بەرهەمە بووە زانستێکی سەربەخۆ و ناونرا عیلم و ئەسماء الرجال. ئەم زانستە بە شایەتی پیاوە خوێندەوارەکانی ڕۆژئاوا لەو زانستە دەگمەنانەیە کە موسڵمانان دانهێناوە و مافی خۆیانە شانازی پێوە بکەن. دکتۆر سەبرنگەری ئەڵمانی دەڵێت لەناو میلەتانی پێشوودا میلەتێک نەبووە وەک لەناو میلەتە هاوچەرخەکانیشدا میلەتێک نییە کە توانی بێتی وەک مسلمانان لە بابەتی پیاوناسیدا شتێکی دابێت بە خەڵکی. پیاوناسی ئەو زانستە گەورە و ترسناکەی کە بە وردی باسی لە حاڵ و گوزەرانی 500,000 کەس کردووە. زانایان ژمارەی سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە 100,000 سەحابی دائەنێن و کە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە حەجی ماڵ ئاواییدا وتاری بۆ ئەدان. لەو 100,000 زانایان ژیاننامەی 10,000یان بۆ تۆمار کردوین. ئەم گرنگیدانەش بە ژیانی ئەو سەحابانە هەر لەبەر ئەوە بووە کە هەر یەک لەوانە پەیوەندێکی بە حەدیثێکەوە هەبووە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم جێڕاویەتیەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ساڵی 11 کۆچیدا وەفاتی کردووە و پاش خۆی ئەم سەحابە بەڕێزانە پەیامەکە و هەڵوێستەکانی ئەویان گەیاندووە بە خەڵکی تا ساڵی 40 کۆچی گەورە سەحابەکان هەر لە ژیاندا مابوون. پاش ئەوانیش ئەو سەحابانەی لە کاتی پێغەمبەر صلى الله عليه وسلم منداڵ بوون هەرما بوون تا نزیکەی 100 ساڵ دوای پێغەمبەر صلى الله عليه وسلم وەک خۆی دەفەرمێت لا يبقى على وجه الأرض بعد 100 سنة ممن هو عليها اليوم أحد. ئەمەش کورتێکە لە تەمەنی ئەو سەحابانەی کە دوای پێغەمبەر صلى الله عليه وسلم هەرما بوون. کۆتا کەسی سەحابە ئەو هەرێمەی تێیدا وەفاتی کرد و ساڵی مردنەکەشی. یەکەم ئەبوو ئومامە شام 88 کۆچی. دووەم عەبدوڵای کوڕی حاریسی کوڕی جوزە میسڵ 86 کۆچی. سێیەم عەبدوڵای کوڕی ئەبی ئەوفا کوفە 87 کۆچی. چارەم سائیبی کوڕی یەزید مەدینە 91 کۆچی. پێنجەم ئەنەسی کوڕی مالیک بەسڕە 93 کۆچی. ئەم ئەنەسی کوڕی مالیکە کۆتا سەحابی بوو وەفاتی کرد کە خزمەتکاری تایبەتی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم 10 ساڵی تەواو لە خزمەتی دابوو. تابعینە بەڕێزەکانیش کە قوتابی سەحابەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بوون ژیانیان لە ساڵی یەکەمی کۆچیەوە دەست پێ ئەکات. هەیان بۆ لە ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەدایک بووە و پێغەمبەر صلى الله عليه وسلمی نەبینیوە یان زۆر مناڵ بووە و ئەو شەڕەفەی بەنسیب نەبووە بە خزمەتی بگات و لەو سەرچاوە مبارەکە ئەو بخواتەوە وەک عەبدوڕەحمانی کوڕی حاریث
کە لە ساڵی 3 کۆچیدا لەدایک بووە. هەروەها قەیسی کوڕی ئەبی حازم 4 کۆچی لەدایک بووە. هەروەها سەعیدی کوڕی موسەیەب 4 کۆچی. ئەم تابعینە بەڕێزانە کە بەرەی دووەم بوون دوای سەحابە ئەرچی پاراستن و گەیاندنی قورئان و حەدیثەکانی پێغەمبەریان صلى الله عليه وسلم لەسەرشان بوو. یەکێکی وەک ئیبن سەعد لە کتێبی ئەطەبەقاتدا ژیاننامەی 139 کەسی لە تابعینە گەورەکان نووسیوە کە لە ناو مەدینەدا دەرسیان ئەخوێند و دەرسیان نەوتەوە. ژیاننامەی 129 کەسی تری لەبەرەی دووەمی تابعین تۆمار کردووە و ژیاننامەی 87 کەسی تری لەبەرەی سێمی تابعین نووسیوەتەوە. ئەوانەی کە بە خزمەت یەک و دوان لە سەحابەکان کە تا ئەو کاتەی لە ژیاندامون گەیشتون کۆی ئەو تابعینانەی ژیاننامەکانیان تۆمار کراون بریتین لە 355 لە یەک شاردا کە ئەویش مەدینەی پیرۆزە. دەئیتر لەمەوە بەراوردێک بکە و بزانە ئەبێ چەند کەسی تر لە شار و هەرێمە جیاجیاکاندا زانستیان لە سەحابە وەرگرتووە وەک مەککە، طائیف، بەسڕە، کوفە، دیمەشق، یەمەن، میسر تا دوایی. ئەم بەڕێز و خوا پێداوانە لەم دنیایەدا هیچ خولیا و ئامانجێکی تریان نەبوو ئەوە نەبێت کە پەیامی ئیسلام بگێنن بە دنیا و قسە و کردار و ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بناسێنن و بڵاوی بکەنەوە بەناو خەڵکدا. سەیکە مێژونوسان چۆن بە گرنگیەوە بۆ ئەم سەحابە و تابعینە بەڕێزانیان ڕوانیوە و ژیاننامەکانیان تۆمار کردوون و ژمارەی ئەو فەرمودانەشیان باس کردووە کە هەر سەحابەیەکیش ڕیوایەتی کردووە. ناوی سەحابە ژمارەی فەرموودە ساڵی مردن. یەکەم ئەبوو هوڕەیرە 5374 فەرموودە 59 کۆچی. دووەم عەبدوڵای کوڕی عەباس 2660 فەرموودە 68 کۆچی. سێیەم دایکمان عایشە 2210 فەرموودە 58 کۆچی. چارەم عەبدوڵای کوڕی عومەر 1630 فەرموودە 73 کۆچی. پێنجەم جابیری کوڕی عەبدوڵڵا 1560 فەرموودە 78 کۆچی. شەشەم ئەنەسی کوڕی مالیک 1286 فەرموودە 93 کۆچی. هەفتەم ئەبوو سەعیدی خودری 1170 فەرموودە 74 کۆچی. دووەم گرێدانی قورئان بە سوننەتەوە بۆچیە؟ گرێدانی قورئان بە سوننەتەوە لەبەر ئەوەیە کە کەس ناتوانێت لە قورئان وەک خۆی تێبگات تا نەگەڕێتەوە بۆ سوننەت. بۆ نمونە قورئان لە سوورەی ئیبراهیم ئایەتی 31 دەفەرمێت: قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال. دەی کەس ناتوانێت شێوازەکانی نوێژ و ئەرکان و سنەت و هەیئەتەکانی بناسێنێ ئەگەر نەگەڕێتەوە بۆ سنەت. هەروەها درێژەی زەکاتدان و حەجکردن و ڕۆژوگرتن و جیهادکردن و تا دوایی بە هەمان شێوەیە. هەروەها نازاندرێ ئایا نوێژکردن و ڕۆژوگرتن هەموو بەندایەتیەکانی تر تا کۆتایی ژیان ئەنجام دەدرێن یان ماوەیەکە و ئیتر لەسەر خەڵکی خواناس و خواویست هەڵدەگیرێت. بەڵام بە ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەموو ئەو پرسیارانە وەرامەدرێنەوە و خەڵکی حاڵی دەبێت کە چۆن و تاکەی ئەبێ مرۆڤی مسلمان گەردنگیر بێت بە خواناسی و خواپەرستیەوە. سێەم سەحابە و بەرە ئیسلامیەکانی پێشین دەست پاکانە قورئان و سنەتیان گەیاندووە بە دوای خۆیان. پێغەمبەر صلى الله عليه وسلم کەسێکی مەوجود بووە لەناو ئەسحابەکانیدا و باسی دین و باسی دنیای کردووە بۆ خەڵکیش ئەو قسانیان لێوەرگرتووە و وەک دین بۆیان ڕوانیوە وەک لە خاڵی پێشودا باسمان کرد. دەستپاکانەش دەربڕینەکان و ماناکانیان ئەلفاظ والمەعانیان ئەو دەقانەی دینیان هەموو وەک خۆیان گەیاندووە تا ئەو پەڕی تواناش هەوڵیان داوە کە بە لەفز ئەو فەرمایشتە بگێنن چونکە زانیویانە کە ئەوە ئەرکی سەرەکی سەرشانیانە
هەروەک پەروەردگار دەفەرمێت وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب یان پێغەمبەر صلى الله عليه وسلم ئاگاداری لێکردینەوە. چوارەم لەدەیان ئاەتدا و بە چەندین شێواز فەرز کراوە لەسەر مسلمانان گوێڕایەلی پێغەمبەر صلى الله عليه وسلم بن لە حاڵی ژیاندا. لە قورئاندا بە چەندین شێوە فەرز کراوە گوێ بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم بگیرێت و گوێڕایەلی بکرێت، نەک هەر ئەمە بەڵکو مافی ئەوەشی داوە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە حەڵاڵ و حرامیان بۆ دابنێت. بۆ نمونە پەروەردگار لە سوڕەی ئەت-تەوبە ئایەتی 29 دەفەرموێت قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يحرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق من الذين أوتوا الكتاب حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون. وهروها پەروەردگار لە سوڕەی الأعراف ئایەتی 157 دەفەرموێت الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. فەرزی کردووە بەگوێی هەموو حەڵاڵ و حرام و ئەمر و نەهیەکانی بکرێت. هەروەک دەفەرمێت وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. گوێڕالی پێغەمبەری هاوملی گوێڕالی خۆی کردووە. لەدان ئاەتدا وەک دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم يا أيها الذين آمنوا أطيعوا الله ورسوله ولا تولوا عنه وأنتم تسمعون ولا تكونوا كالذين قالوا سمعنا وهم لا يسمعون. هاني مسلمانان دەدات کە بچن بەدەم پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم هەر کات بانگی کردن. هەروەک لە سوڕەی الأنفال ئایەتی 24 دەفەرموێت يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم واعلموا أن الله يحول بين المرء وقلبه وأنه إليه تحشرون. خەڵکی لە مخالەفەکردنی ئەو دەترسێنێت. هەروەک دەفەرمێت فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. بەگوێگرتنی پێغەمبەر بە بەگوێکردنی خۆی دەداتە قەڵەم. هەروەک دەفەرمێت من يطيع الرسول فقد أطاع الله قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. دابەزاندنی سۆزی ڕەحمەتی خۆی بەستوێتەوە بە گوێڕایەلیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم. هەروەک دەفەرمێ وأقيموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الرسول لعلكم ترحمون. نوێژ بەرپا بکەن و زەکات بدەن و گوێڕالی پێغەمبەر صلى الله عليه وسلم بن بە هیوای ئەوەی کە سەرکەوتوو بوون. زانایان دەڵێن ئەگەر خەڵک لەعەلە بەکار بهێنن ئەوە بە ئومێدکردنە و خۆزگە بردنە و مەرج نییە بێتە دی. بەڵام ئەگەر پەروەردگار لەعەلە بەکار بهێنێ
ئەوە بۆ تەحقیق و ئەنجامدانە و حتمەن دێتە دی. شوێنکەوتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە نیشانەی خۆشویستنی خۆی ئەژمار دەکرێت و بە پێچەوانەشەوە پشتکردنە بە پێغەمبەر و بە نیشانەی کوفر و بێدینی دەداتە قەڵەم. هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 31 و 32 دەفەرمێت: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. پەیمان دەدات بەوانەی کە بەگوێی دەکەن و بە شوێنیدا دەڕۆن بیان خاتە سەر ڕێگەی هیدایەت کە ئەو پاداشتەی بۆ هیچ کارێکی تر بەو ڕوونیەدا نەناوە. وەک دەفەرمێ: وَإِن تُطِيعُوهُ تَهْتَدُوا وَمَا عَلَى الرَّسُولِ إِلَّا الْبَلَاغُ الْمُبِينُ. واتە ئەگەر بەگوێی پێغەمبەر صلى الله عليه وسلم بکەن ئەوە ڕاستەوخۆ هیدایەت وەردەگرن و پێغەمبەریش صلى الله عليه وسلم هەر ڕاگەیاندنی ڕۆشنی لەسەرا. پەروەردگاری گەورە قورئان و سنەت پێکەوە گرێ دەدات و فەرزی دەکات کە یاد بکرێتەوە و بخوێندرێتەوە. وەک دەفەرمێت: وَاذْكُرْنَ مَا يُتْلَى فِي بُيُوتِكُنَّ مِنْ آيَاتِ اللَّهِ وَالْحِكْمَةِ إِنَّ اللَّهَ كَانَ لَطِيفًا خَبِيرًا. شافعی دەفەرمێت مەبەست بە حیکمە بریتیا لە سنەت ئەبێ واش بێت، چونکە حیکمەتیش وەک قورئان کراوەتەوە شتێکی تایبەت و دیارە کە ئەبێ بخوێندرێتەوە یان مامەڵەی ئەوەی لەگەڵدا بکرێت وەک شتێک دەخوێندرێتەوە و دەور دەکرێتەوە. اذكرن ما يتلى کە ئەوەش ئیعجازێکە و پەروەردگار زانەترا ئاماژێ بۆ ئەوەی کە سنەتیش وەک قورئان لە داهاتوودا دەنووسرێتەوە و دەور دەکرێتەوە. پەروەردگار ئاشکراتر سنەت لە چەند ئاەتی قورئاندا ناودەنێت بە حیکمەت و وەک قورئان باسی دابەزاندنی دەکات ئەم لەفز و ئەو بە معنە. وەک دەفەرمێت: وأنزل الله عليك الكتاب والحكمة. خۆ ئەم کتێب و هەم حیکمەتی بۆ ناردوویتە خوارەوە. قورئان بە ئاشکرا ئەوە ڕادەگەێنێت کە کاری پێغەمبەر بە هەمان شێوە کاری شوێنکەوتوانیشی بریتیە لەوەی کە خەڵکی فێری قورئان و سنەت بکەن و بەو دوو سەرچاوەیە تەزکیەیان بکەن. هەروەک لە سوڕەی ئەلجوموعە ئایەتی 2 دەفەرمێت: هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. هەندێک جار ئاماژە دەکات بۆ ئەوەی کە مخالەفەکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم کوفر و بێدینی لێ دەکەوێتەوە. سەر بۆ ئەوە دەچێشێت وەک دەفەرمێ: قل أطيعوا الله والرسول یان فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. سەرپێچیکردنی فەرمان و بڕیارەکانی ئەو بە حرام و نادروست دەداتە قەڵەم. هەروەک پەروەردگار لە سوڕەی الأحزاب ئایەتی 36 دەفەرمێت: وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. پەروەردگاری گەورە بەردەمگرتنی خەڵکی بۆ ئەوەی نەچن بۆ لای سنەت بە دووڕوویی دەداتە قەڵەم. هەروەک لە ئایەتی 61 سوڕەی النساء دەفەرمێت: وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. وەک چۆن مخالەفەکردنی پێغەمبەری بە نیشانەی نیفاق داناوە گوێگرتن و گوێڕایەلیکردنیشی بە نیشانەی ئیمان داناوە. هەروەکو لە ئایەتی 51 و 52 سوڕەی ئەننور دەفەرمێت:
إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون ومن يطع الله ورسوله ويخشى الله ويتقه فأولئك هم الفائزون. حەڵام نەبووە بۆیان بێئیزنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بچن بە هیچ لایەکدا، هەروەکو پەروەردگار دەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله وإذا كانوا معه على أمر جامع لم يذهبوا حتى يستأذنوا. پەروەردگاری گەورە پێغەمبەری صلی الله عليه وسلم با قودوە و پێشەوە هەم بۆ دنیا و هەم بۆ دین داناوە، هەروەکو لە سوورەی الأحزاب ئاەتی 21 دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. سنوودارکردنی پێشەنگی پێغەمبەر بەتەنیا لە عەقیدە و عیبادەتەکاندا شتێکی نازانستی و ناموسڵمانانەیە و عەزڵکردنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە ژیان و شاردنەوەی ژیاننامەی ئەو زاتە پڕ کەماڵاتەیە کە پیاوە گەورەکانی دنیا دان بە گەورەی ئەودا دەنێن و بە فریادڕەسی ئەم ژیان و مرۆڤەی دەزانن. بەرنات شۆ نووسەری گەورەی ئینگلیز پاش دیڕاسەکردنی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانینا بە گەورەی پێغەمبەردا و ڕایگەیاند ئەم جیهانە زۆر پێویستی بە پیاوێکەیە وەک محەممەد بیر بکاتەوە، ئەو پێغەمبەرەی کە ئاینەکەی هەمیشە بڵند و بەرز ڕاگرت، ئاینەکەی ئەو توانەی هەرسکردنی هەموو شارستانیەکانی تری هەیە، ئەو ئاینە بە نەمریش دەمینێتەوە تا هەتایە. لەم ڕۆژگارەدا دەبینین کە خەڵکێکی زۆری لای خۆشمان شوێن ئەو ئاینە کەوتون، لە ڕووی بەڵگە و بەرچاوڕوونیەوە ناحەقیان ناگرم، چونکە لە داهاتوویەکی زۆر نزیکدا سەرزەمینی ئەم کیشوەرە واتە ئەوروپا هەمووی ئەبێتە مەڵبەندی فراوان بۆ ئەو ئاینە. پیاوانی ئاین لە سەدە ناوەڕاستەکاندا و لە ئەنجامی ئەو نەزانین و دەمارگیەی هەیان بوو، لە ڕاستیدا وێنێژی زۆر ڕەشیان بۆ ئاینی محەممەد کێشا بوو. ئەوان ئاینی محەممەدیان بە دوژمنی مەسیحیەت ناساند بوو، بەڵام من کە ئاگاداریم پەیدا کرد بەسەر ژیانی ئەو پیاوەدا بۆم دەرکەوت کە ئەو پیاوە موعجیزەیەکی تەواو سەرنجڕاکێشە، گەیشتمە ئەو ئەنجامەش کە ئەو پیاوە نەک هەر دوژمنی مەسیحیەت نییە، بەڵکو پێویستە بە فریاد ڕست و ڕزگارکەری بەشەریەتی بزانین. بە بیرۆڕای من محەممەد ئەگەر کاروباری ئەم جیهانەی تەسلیم بکەی لە ماوەیەکی زۆر کەمدا چارەسەری هەموو گرفتەکانی ئەکات و ئاشتی و کامەرانی دەجێڕێتەوە بۆی کە هەموو بەشەریەت بە شوێن ئەو دوانەدا وێڵن و بۆی دەگەڕێن. پێنجەم، لە قورئاندا دەیان ئاماژە هەیە کە واجیبە پاش مردنیشی هەر گوێڕالی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکرێت و مخالفەی نەکرێت. بۆ نمونە قورئان ئەوە ڕوون دەکاتەوە کە هەر کێشە و کێشمەکێشێک ڕوو بدات لەناو مسلماناندا پێویستە بڕیاری کۆتایی تێیدا بجێڕێتەوە بۆ لای پەروەردگار و پێغەمبەری پەروەردگار صلی الله عليه وسلم، وەک لە ئاەتی 59 سوورەی النیسا دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. دەی دیارە خۆمەبەست بە جێڕانەوەی حکمی کۆتا لە کاتی ناکۆچیدا بۆ لای پەروەردگار ئیلە الله قورئانە و بۆ لای پێغەمبەر ئیلە ڕەسوولیش فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. فی شەیئیش هەموو شتێکی ژیان مادیات و معنەویات دەگرێتەوە کە گریمانی ئەوە هەیە ناکۆچی لەسەر بکرێت، نەک تەنیا کاروبارەکانی عەقیدە و عیبادات. هەموو ئەو ئاەتانەی کە لە خاڵی پێشوودا هێنامانن بەڵگەن بۆ ئەو مەبەستە کە گوێڕالیکردنی پێغەمبەر
لە حاڵی مردن و ژیاندا و لە حاڵی مردنیدا ئەو ئاەتانە حکمیان نەما بێت و حەڵاڵ بێت کە فەرمایشتەکانی فڕێ بدرێن و پشتگوێ بخرێن یان ئەو فەرمانانە تایبەت بووبن بە سەحابەکانەوە بۆ دوای ئەوان کاریان پێ نەکرێت چونکە وە کەس لە مسلمانان وا حاڵی نەبووە نە سەحابەکان و نە تابعینەکان و نە ئەتباعی تابعینەکانیش و نە هیچ مسلمانێکیش لە کۆن و لە ئێستاشدا بەڵکو بە پێچەوانەوە چ سەحابە و چ تابعین و چ تابعی تابعین و هەموو زانانی ئیسلام وا حاڵی بوون کە ئەو ئەمرانە بۆ هەموو کەس و هەموو سەردەمێک و کەس لەو فەرمانانە هەڵا نەوێردراوە باشترین بەڵگەش هەڵوێستی تیۆری عملی مسلمانان بۆ لە سیرە و سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەرەی سەحابە و تابعین و تابعی تابعین چۆن باوەشیان کراوە بوو بۆ قورئان هەر بەو شێوەیەش باوەشیان کراوە بوو بۆ سنەتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم چۆن قورئان و تعلیماتی قورئانیان بە شەرع و دین زانیوە و هەوڵی پاراستن و ناساندن و چەسپاندنیان داوە هەرواش حەدیث و تعلیماتی حەدیثیان بە شەرع و دین زانیوە و هەوڵی پاراستن و ناساندن و چەسپاندنیان داوە نەک هەر ئەوە بەڵکو ئەو سێ بەرەناوازە و مبارەک و بەڕێزە خواخوای ئەوەیان بوو هەواڵی فەرمودێکی پێغەمبەر صلى الله عليه وسلم لا شوێنێکەوە ببیستن خێرا فەرمودەکەیان وەردەگرت و کاریان پێدەکرد تەنانەت ئیمامی ئەحمەد دەفەرموێ ئەگەر ئەتەوێ حەدیث لەبیر نەچێتەوە ئەوە کاری پێ بکە ئیمامی بوخاری و مسلیم هەردووچیان دەفەرمون پێغەمبەر صلى الله عليه وسلم شتێکی کرد ڕوخسەتدانێک بوو بۆ خەڵکی کەچی هەندێک کەس دووریان لەو شتە گرت و ئەمەش گەیشتەوە پێغەمبەر و پێی ناخۆش بوو کردیە سەر مینبەر و سپاس و ستایشی پەروەردگاری کرد و فەرمووی ئەوە هەندێک کەس چیان لێ قەوماوە من هەندێک شت دەکەم کەچی ئەو خۆی لێ بەدوور دەگرێت و خۆی بە پاکتر دەزانێت سوێند بە پەروەردگار بە دڵنیایی و من لە ئەوان زاناترم و بەخوا و لەوانیش زیاناترم لە خواشە ترسم لە هەڵوێستێکی تری هاوشێوەی ئەمەدا پاش ئەوەی ڕێبازی خۆی ڕۆشنەکاتەوە فەرمێت من رغب عن سنتي فليس مني هەرکەس حەزی لە سنەتی من نەبێت ئەوە لە من نییە حەزرەتی ئەبوو بەکر دەفەرمێت هیچ شتێک نییە پێغەمبەر صلى الله عليه وسلم کردبێتی من وازی لێ بهێنم و کاری پێ نەکەم من زۆر لەوە دەترسم ئەگەر واز لە شتێک بهێنم کە پێغەمبەر صلى الله عليه وسلم کردوویەتی خێرا دڵم بگۆڕێت و لە ڕێگە ڕاستەکە لام بدات معاویە کوڕی ئەبوو سوفیان جامۆڵکەیەکی زیوینی هەبوو دای بە مقدارێک پارە کە لە کێشی جامۆڵکەکە زیاتر بوو ئەبوو دەردا پێیوت پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو جۆرە مامەڵەی قەدەغە کردووە معاویە وتی من هیچی خراپی تێدا نابینم ئەبوو دەردا وتی چێ پشتم دەگرێ دژ بە معاویە من قسەی پێغەمبەری بۆ دەکەم کەچی ئەو ڕای خۆیم پێ دەڵێ بڕیار بێت لەو شار و وڵاتەدا نەمێنم کە تۆی تێدا بێت پاشان چوو بۆ لای ئیمامی عومەر و شکاتی لێکرد و ئەویش نامەیەکی نووسی بۆ معاویە و فەرمووی مامەڵەی وا مەکە وەک خۆی نەبێت و بە هەمان چێش نەبێت بوخاری لە عەبدوڵای کوڕی عەباسەوە دەگوێزێتەوە کە دەفەرمێت من بە هەندێک کەس ئەڵێم پێغەمبەر وا دەفەرمێت کەسی ئەو دەڵێت ئەبوو بەکر و عومەر وایان کردووە ئەترسم پەروەردگار لەسەر ئەو قسەیان بەردبارانمان بکات گومان دەبم ئەو ئاەتەی کردبێت بە بەڵگا کە پەروەردگار دەفەرمێت فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم با ئەوانەی کە پێچەوانەی فەرمانەکانی پێغەمبەر دەجوڵێنەوە لەوە بترسن کە پەروەردگار تووشی فتنیان کات یان تووشی سزایەکی سەختیان بکات ئیبن بەتتا لە ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلەوە دەجێڕێتەوە کە فەرمیەتی لە قورئان ورد بوومەوە سەیرەکەم لە 33 شوێندا گوێڕالی پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕادەگەێنێت پاشان ئەم ئاەتەی خوێن فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم سورة نور آية 63 ئیتر هەر دووبارەی دەکردەوە و دەیفەرموو فیتنە ئەبێت چی بێت شیرکە لەوانەیە بەو مخالەفەکردنەی پێغەمبەر صلى الله عليه وسلم جۆرێک لادان بکەوێتە ناو دڵی و کەمە کەمە بە هیلاکی دابەرێت جام ئاەتە ئەخوێنێتەوە
فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم تاوسی گەورە تابعی دوای نوێژی عەسر هەستا دوور کات نوێژی سنت بکات. عەبدوڵای کوڕی عەباس پێی فەرموو ئیتر واز لەو دوور کاتە نوێژە بهێنە. تاوز وتی وا دەزانم هەر بۆ ئەوە نەهی لێکراوە بۆ ئەوەی خەڵک نەیکەنە سنەتێک وەک سنەتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. عەبدوڵڵا فەرمووی پێغەمبەر صلى الله عليه وسلم نەهی کردووە لەوەی دوای نوێژی عەسر نوێژی تر بکرێت. ئیتر نازانم تۆ لەسەر ئەم نوێژەت سزا دەدرێیت یان پاداش دەدرێیتەوە، چونکە پەروەردگار لە سوورەی ئەل-ئەحزاب ئایەتی 36 دەفەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. وتا حەڵاڵ نییە بۆ هیچ ئیماندارێکی پیاو یان ژن پاش ئەوەی پەروەردگار و پێغەمبەر صلى الله عليه وسلم بڕیاریان لە شتێکدا ئەوان بڕیارێکی تر هەڵبژێرن. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات. پێشەوایانی ئیسلام سنەت بەدین دەزانن. لاپەڕا 27 ئەم جۆرە هەستە ئیمانیە هەموو سەردەم و زەمانێکی بڕیوە و بەناو چەرخی پێشەوایانی دیندا گوزەری کردووە و تا ئەم چەرخەش هاتووە. بڕوانە پێشەوایانی دین چی دەفەرمون؟ ئیمامی ئەوزاعی دەفەرمێت دەرونی خۆت ڕابگرە لەسەر سنەتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم و لەوێدا بوەستە کە سەحابە تێیدا وەستاون و ئەوە بڵێ کە ئەوان وتیانە و واز لەو شتانە بێنە کە ئەوان وازیان لێ هێناوە. ڕێبازی سەلەفی ساڵحی خۆت بگرە چونکە ئەوی بۆ ئەوان بەس بووە بۆ تۆش هەر بەسە. ئیمامی مالیک دەفەرمێ پاش پێغەمبەر صلى الله عليه وسلم کەسێک نییە ئیلا هەندێ لە قسەکانی وەرەگیرێت و هەندێکیشی وەرناگیرێت پێغەمبەری صلى الله عليه وسلم معصوم نەبێت. ئیمامی شافعیش دەفەرمێت کەس نییە سنەتێکی پێغەمبەر صلى الله عليه وسلم لێون نەبێت یان لە دەستی دەرنەچێت. بۆیە من هەر قسێکم کرد یان هەر بنەمایەکم داڕێژا و بینیتان فەرمودەیەکی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێچەوانەی ئەوەیە ئەوە بزانن ئەو قسە هەر قسەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئیمامی ئەبوو حەنیفەش دەفەرمێت ئەگەر قسەیەکم کرد پێچەوانەی قسەی پەروەردگار و قسەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بوو ئەوە واز لە قسەکەی من بهێنن و قسە هەر ئەوەیە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەیفەرمێت. ئیمامی ئەحمەد دەفەرمێت هەر کەس قسەیەکی پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕەت بکاتەوە ئەوە لەسەر قەراغی تیا چووندایە. ئیمامی شافعی ڕوونتر دەفەرمێت مسلمانان هەموو ئیجماعیان لەسەر ئەوەیە کە هەر کەس سنەتێکی پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ ڕوون بوویەوە ئەوە بۆی حەڵاڵ نییە لەبەر قسەی کەس وازی لێ بهێنێت. ئیبن خوزەیمە دەڵێت بە ئەحمەدی کوڕی نەسڕموت هاوڕێی ئەحمەدی کوڕی حەمبەل بوو کاتێک کە فەرمودێکی بۆ باز دەکردم وتم قوربان کار بەو فەرمودەی دەکەی بە تووڕەیەوە فەرمووی چییە؟ وا ئەزانی جلی قەشەم لەبەردایە کە فەرمودەیەکیان بۆ باز کردی مەڵێ ئەرێ ئیشی پێ دەکرێ بەڵکو بڵێ ئەرێ ئەم فەرمودەیە سەحیحە یان نا. هەر فەرمودێک لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم با سەحیحی و ڕاستی هات واجبە کاری پێ بکەم بمەوێ یان نەمەوێ. هەر شافعی مەذهبێک حەدیثێکی بینی پێچەوانەی مەذهبەکەی بوو ئەوە ئەبێ ورد بێتەوە. ئەگەر ئالیەتەکانی ئیجتیهادی بە شێوەیەکی گشتی تێدا دروست ببوو یان لە بابێکدا یان لە مەسەلەیەکدا بۆی دروست ببوو ئەوە بۆی هێ ڕاستەوخۆ کار بە فەرمودەکە بکات. خۆگەر ئالیەتی ئیجتیهادی تێدا کامڵ نەبوو کەسی ئەو لای زۆر زەحمەت بوو کە پێچەوانەی حەدیثەکە بجوڵێتەوە پاش ئەوەی زۆر گەڕاو وەرامێکی شیفا بەخشی نەدۆزیەوە. ئەوە بۆی هەیە کە کار بە حەدیثەکە بکات ئەگەر یەکێک لە پێشەوایانی جگە لە شافعی کاریان پێکرد بوو. ئەوە ئیترە بێتە بیانوو بۆی کە کار بە مەذهبی خۆی نەکات. نەوەویش دەفەرمێ ئەوە قسەیەکی جوانە و فەرزە لەسەر هەموو کەسێک کەوا بکات.
ئیمامی سوبکی زۆر ڕوونتر ئەم باسەشی دەکاتەوە ئیمامی سوبکی زۆر ڕوونتر ئەم باساشی دەکاتەوە وەک ئیبن سەلاح ئەو هەمووە ترسەش بەخەرج نادات و ئەو هەمووە مەرجەش دانانێت بۆ کارکردن بە حەدیث لە شەرحی ئەو قسەی شافعیدا کە دەفەرمێ إذا صح الحديث فهو مذهبي دەفەرمێت ئەوەی لای من لە هەموو شت لە پێشترە ئەوەیە شوێن فەرموودە بکەوی ئەبێ مرۆڤ وا دابنێت کە ئەو لە مەجلیسی پێغەمبەردایە صلى الله عليه وسلم و خۆی ئەو قسەی لێ ئەبیسێت ئایا دروستە بۆی لێ ڕاوەستێت و کاری پێ نەکات واتە تا ئەوە هەمووە پرسە ڕائەکات نەخێر سوێن بە پەروەردگار هەموو کەسێکیش بە ئەندازەی عەقڵ و تێگەیشتنی خۆی لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت هەموو زانایان و وەفاداران بۆ منهەجی ئەهلی سنەت و جەماعەت منهەجی قورئان و سنەت ئەم بڕیارە دەدەن کە قسە تەنیا قسەی پەروەردگار و پێغەمبەرە صلى الله عليه وسلم پەروەردگار لە سوڕەی النور ئاەتی 51 دەفەرمێت إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون هەروەها پەروەردگار لە سوڕەی محەممەد ئاەتی 33 دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم هەروەها پەروەردگار لە سوڕەی الأحزاب ئاەتی 77 دەفەرمێت يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما هەروەها پەروەردگار لە سوڕەی الأحزاب لە کۆتایی ئاەتی 36 دەفەرمێت ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا هەروەها پەروەردگار لە سوڕەی الأحزاب ئاەتی 34 دەفەرمێت واذكرن ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة هەروەها پەروەردگار لە سوڕەی النور کۆتایی ئاەتی 54 دەفەرمێت وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين تفسير زاني جورا ابن كثير لا تفسيري آياتي 31 و 32 سوري آل عمران كا پروردگار دفرميت قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين دەفەرمێ ئەم ئاەتە پیرۆزە حکم ئەدات بەسەر هەموو ئەو کەسانەدا کە لافی خۆشەویستی پەروەردگار لێدەدەن کەچی لەسەر ڕێبازەکەی محەممەد صلى الله عليه وسلم نارۆن ئاەتەکە حکم دەدات بەسەر ئەو کەسانەدا کە لە ڕاستیدا درۆزن و ڕاز ناکەن تا شوێن شەرعی محەممەد صلى الله عليه وسلم نەکەون و دینی پێغەمبەر صلى الله عليه وسلم نەکەونە پێوەەر بۆ هەموو قسە و هەڵوێستێکیان هەروەها بیریار و زانای گەورە ابن القەیم لە کتێبی زاد المعاد في هدى خير العباد دەفەرمێت ئەم ئاەت و فەرمودانە دەری دەخەن کە حەڵاڵ نییە و گوناهە گاڵتە بە هیچ ئیلتیزامێک بکرێت بە سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم چەندە ئەو شتە بچووکیش بێت بەڵکو هیچ کەسێک ناتوانێت بگاتە ئەو پەڕی ئیقتیدا بە پێغەمبەری پەروەردگارەوە صلى الله عليه وسلم تا پێغەمبەر نەکاتە پێشەنجی خۆی و چاوی لێ نەکات لە هەموو شتێکدا سەعید حەوا بیریاری گەورەی سووری دەڵێ ئێمە ناگەینە ئەو سنوورەی کە ببینە شوێن کەوتەی پێغەمبەر صلى الله عليه وسلم تا بە تەواوەتی چاو لە پێغەمبەر صلى الله عليه وسلم نەکەین لە هەموو شتێکدا تا کەساتی خۆمان لە کەساتی ئەودا نەتوێتەوە توانەوەیەکی بە تەواوەتی هەروەها دەڵێت پێویستە ئازابین لە پێناو زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم
ئەبێ گوێ نەدەینێ ئەگەر هەموو دنیاش ڕوبەڕوومان بوەستنەوە ئەبێ خۆمان لەوە بە دوور بگرین کە فەلسەفەی شەیطان ئەو فەلسەفەی کە دوژمنانی ئیسلام ئەیانەوێ بەهۆیەوە کەسایەتی ئێمەی پێ بسڕنەوە و ببینە لاسکەرەوەی ئەوان لەگەڵ خۆیاندا بمان بن تا دەبینە پارچێک لە کۆمەڵگەی کافران لە جلوبەرگ و ڕواڵەت و شێوازی ژیان و هەڵس و کەوت و ئاکارماندا. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات. مانەکانی فەرمودەی تەڕەکتم فیکم ما ئین اعتەزەیتم ومن ئەحیا سنەتی فەقەد ئەحەبەنی پێغەمبەریش صلى الله عليه وسلم دەفەرموێ من أحيا سنتي فقد أحبني ومن أحبني كان معي يوم القيامة وتا هركس سنتي من زندو كاتوا أو مني خوش دويتو هركسيج مني خوش بوي أو لقيامت دا لقل من دا دبيت يعني وقت تبراني الروايات دكات فرميتي من أحيا سنتي عند فساد أمتي فله أجر 100 شهيد هەرکەس سنەتی من لە کاتی گەندەڵبوونی ئومەتەکەمدا زیندوو کاتەوە ئەوە پاداشتی 100 شەهیدی بۆ هەیە. ئیمامی ذەهەبی لە تاریخ الئیسلامەکەی و سیرە ئەعلام النوبەلاکەیدا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حجەت الوداع فەرمووی شەیطان بێئومێد بووە لەوەی لەم زەویەی ئێوەدا بپەرسترێت بەڵام بەوە لێتان ڕازی دەبێت کە لەو کارانەدا بەگوێی بکەن کە لای خۆتان هیچە بۆیە زۆر بە حەزەر بن لێ خەڵچینە شتێکم بۆ جێهێشتون دوای خۆم ئەگەر دەستی پێوە بگرن هەرگیز سەرگەردان نابن کتێبەکەی پەروەردگار و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمە ئەوەی پێویستە بوترێت کە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی گشتی دوو زۆرە سنەتەکانی لە پێش و پاش و ناو عیبادەتەکاندا وەک دەستنوێژ و نوێژ و ڕۆژ و دوعاکردن و حەج و جیهاد و ئیمامەت و ئیمارەت و تا دوایی سنەتەکانی لە هەڵس و کەوتی ژیانی ڕۆژانەیدا وەک نان خواردن و جلوبەرگ و سەفەرکردن و دانیشتن و هەستان و کڕین و فرۆشتن و قسەکردن و تا دوایی چاوکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی گشتی و لە بەنداتیەکاندا بە شێوەیەکی تایبەتی مایەی هیدایەتە گوێگرتن و گوێڕایەلیکردنی یانی سەمع و تاعەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم وەسیلەی هیدایەتە و هەم ڕێگەی هیدایەتە بەپێی ئاەتەکانی قورئان پەروەردگار لە سوورەی ئەننور پەروەردگار لە سوورەی ئەننور ئاەتی 54 دەفەرمێت قل أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تولوا فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين واتا بڵێ گوێ بگرن بۆ پەروەردگار و پێغەمبەر و گوێڕایەل بن خۆ ئەگەر پشتیان هەڵکرد ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها ڕاگەیاندنی پەیامی پەروەردگار باری سەرشانیەتی و ئەوانیش باری خۆیان هەڵدەگرن ئەگەر ئێوەش بەگوێی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن ئەوە دەم و دەست هیدایەت وەردەگرن و ئەم پێغەمبەرش تەنیا ئەرچی ئەوەیە کە بەڕوونی پەیامی پەروەردگارتان پێ بگێنێت لەژێر ڕۆشنایی ئەو فەرمودە پڕحیکمەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێدەگەین کە هەر کەس ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بکاتەوە لە ناسینی پەروەردگاردا یان لە پەرستنی پەروەردگاردا یان لە ناساندنی دینی پەروەردگار و پەروەردگاردا یان لە سەلماندن و چەسپاندنی دینی پەروەردگار یان لە جوانکردنی دین و ژیندا یان لە ژیانی تاکە کەسی یان لە ژیانی خێزانی یان لە ژیانی کۆمەڵاتی و دەستە جەمعی خۆیدا ئەوە ئەم پابەندبوون و شوێن پێڵگرتنی پێغەمبەرە هەم بەڵگەی لەسەربوونی خۆشەویستی بۆ پێغەمبەری پێشەوا و هەم بەڵگەی لەسەر ڕێزگرتنی ئەم کەسە لە پێغەمبەر و هەم بەڵگەشە بۆ ئەوەی ئەو کەسە ڕەفتار و ئاکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هی هەموو کەسێکی تر بە کامڵتر و جوانتر دەزانێ ئەوەندەش شایەت بەسە بۆ ئەو کەسە بۆ دنیا و بۆ ئاخیرەتی. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات. کۆی ئەم ئاەت و فەرمودە و فەرمایشتانە لە کۆی ئەم وتانەی ڕابردوو دەتوانین چەند پرسیارێکی سەرەکی و جەوهەری بکەین
لەو کەسانی کە بێسڵکردنەوە ڕەتی حجیەتی سنە دەکەنەوە و بەنیازن ئیسلامێکی دوور لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیڕەوکەن. یەکەم، ئایا بوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ قورئان پێویست بووە یان پێویست نەبووە؟ یەکەم جار دەپرسین ئایا بوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ قورئان پێویست بووە یان پێویست نەبووە؟ ئەگەر وتی بەڵێ بوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویست بووە و تەنیا گەیاندنی ئەم نامەی پەروەردگار ئەرچی سەرشانی بووە، دەڵێن ئەی باشە یانی چی پەروەردگاری گەورە ئەوەندە باسی ئەم پێغەمبەرە دەکات و باسی حکم و ئەخلاق و فەرمانەکانی یەکات و داوا دەکات هەر کەس دەیەوێ ببێتە خۆشەویستی پەروەردگار ئەوە پێویستە شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەوێت پێشی نەکەوێت. هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئەننیسا ئایەتی 59 دەفەرمێت: يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. هەروەها هەر لە سوڕەی ئەننیسا ئایەتی 61 تا 64 دەفەرمێت: وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. هەروەها پەروەردگار لە ئایەتی 1 سوڕەی الحجرات دەفەرمێت: يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. هەروەها پەروەردگار لە سوڕەی ئەننیسا ئایەتی 80 دەفەرمێت: من يطع الرسول فقد أطاع الله ومن تولى فما أرسلناك عليهم حفيظا. هەروەها پەروەردگار لە سوڕەی ئەلمائیدا ئایەتی 92 دەفەرمێت: وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين. هەروەها پەروەردگار لە سوڕەی ئەننور ئایەتی 56 دەفەرمێت: وأقيموا الصلاة وآتوا الزكاة وأطيعوا الرسول لعلكم ترحمون. هەروەها پەروەردگار لە سوڕەی محەممەد ئایەتی 33 دەفەرمێت: يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم. ئەگەر بوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویست نەبووە، ئەی بۆچی پەروەردگار ناردی؟ بۆچی کردویەتی بەشایەت بەسەر خەڵک و ئومەتەوە؟ بۆچی دەفەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم؟ ئەگەر پێویستیش بووە ئەو پێویستبوونەی لە چی و چیدایە؟ ئایا تەنیا بۆ خوێندنەوەی قورئان بۆ بەسەر خەڵکیدا یان بۆ بەیانکردن و ڕۆشنکردنەوە و شەرحکردنی ئاەت و ئەحکامەکانیش بووە؟ دووەم، ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم جگەل لە خوێندنەوەی قورئان و وەزیفەی تری هەبووە؟ ئەپرسین ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم جگەل لە خوێندنەوەی قورئان بەسەر خەڵکیدا وەزیفەی بەیانکردنی قورئانیشی لە ئەستۆدا بووە یان نا؟ وەک خوای گەورە لە سوڕەی ئەلقیامە ئایەتی 18 و 19 دەفەرمێت: فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. ئایا ئەم وەزیفەیە پێویست بووە یان زیاد بووە قورئان خۆی ڕۆشنە و پێویستی بە ڕۆشنکردنەوە نەبووە؟ خەڵکی خۆیان توانیویانە لە قورئان تێبگەن بەبێ ئەو بەیانانەی پێغەمبەریش. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم وەزیفەی ئەنجام داوە؟ ئەگەر ئەنجامی داوا کوا ئەو بەیانانەی پێغەمبەر و لەکوێدان؟ ئایا ئەو بەیاناتە پێویست بوون بۆ دین یان زیاد بوون و دین پێویستی پێیان نەبووە؟ ئایا ئەو بەیاناتانە وەحی و دینن یان وەحی نین؟
ئەگەر بۆ بەرەی سەحابە دین بووە پێویست بووە ئایا چۆن بۆ ئێستا دین نییە و دین پێویستی بۆ بەیاناتانە نییە؟ ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زانیویەتی ئەرچی بەیانکردنی قورئان لە ئەستۆیدایە چۆن توانیویەتی ئەو ئەرکە ئەنجام نەدات؟ ئەی چۆن پەروەردگار لێی قبول کردووە بە ئەرچی سەرەکی خۆی هەڵنەسێت؟ ئەگەر بەیاناتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بەرەیەکی عەرەبیزانی بە سەلیقەی وەک سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویست بوو بێت، ئەی چۆن بۆ ئەو سەردەمە پێویست نییە کە خەڵکی عەرەب لە چاو میلەتانی تردا زۆر کەمن و ئەو کەمە عەرەبە شارەزانین وەک پێویست لە زمانی عەرەبیدا؟ ئەو جۆرە کەسانە بەتەمای چین کە قورئان عەزلکەن لە پێغەمبەر و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چۆن زەکات دەرەکەن، چۆن کڕین و فرۆشتنی مسلمانانە ئەنجام دەدەن و چۆن تا دوایی. من ئەوە بە دوور نازانم ئەو جۆرە کەسانە بەتەمای ئەوە بن کە لە داهاتوویەکی نزیکدا ئەوە ڕابگێنن کە بۆ بەیانکردنی قورئان پێویست بە کەسێکێ شەباهەتێکی بە پێغەمبەر تێدا بێت و مافی بەیانکردنی قورئان بەو کەسە بدەن. ئەگەر مەبەستیان ئەوە نەبێت ئەو مافە بە خۆیان بدەن و خەڵک بخەنە شوێن خۆیان و بەیاناتەکانیان بۆ قورئان، ئەوە زۆر ڕێی تێئەچێت. مەبەستیان ڕێبەرێکی تایبەت بێت و زەمینە سازی بۆ بکەن. بۆ نمونە تاقمی سەر لێ شێواوی قادیانیەکان ئەوە بوو پاش هەڵگژانیان بە زۆرێک لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم سەریان لەوەوە دەرچوو کە مافی بەیانکردنی قورئانیان دا بە میرزا غوڵامی ڕێبەریان و ڕایانگەیان کە میرزا غوڵامی قادیانی هەم تازەگەرە و هەم سێبەری پێغەمبەرە و هەم ئیسای مەسیحیشە و کاری ئەوەیە کە قورئان بەیان بکاتەوە سەر لە نوێ. سێم، ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوا و ڕابەرمانە؟ ئەپرسین ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسەیە کە بە قودوە و پێشەنجی خۆمانی بزانین یان نا؟ لە کاتێکدا پەروەردگار دەفەرمێت وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە، یان دەفەرمێت فاتبعونی یحببکم الله. ئەگەر بە قودوە و پێشەنجی نازانێت بۆ خۆی، ئەپرسین ئایا ئەو کەسا پەیوەستی بەم ئیسلامەوە ئەمێنێ یان لە بازنەی ئەم دینە دەچێتە دەرەوە؟ لە کاتێکدا پەروەردگار لە سوڕەی ئەننیسا ئایەتی 61 تا 65 دەفەرمێت وَإِذَا قِيلَ لَهُمْ تَعَالَوْا إِلَى مَا أَنزَلَ اللَّهُ وَإِلَى الرَّسُولِ رَأَيْتَ الْمُنَافِقِينَ يَصُدُّونَ عَنكَ صُدُودًا فَكَيْفَ إِذَا أَصَابَتْهُم مُّصِيبَةٌ بِمَا قَدَّمَتْ أَيْدِيهِمْ ثُمَّ جَاءُوكَ يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فأعرض عنهم وعظهم وقل لهم في أنفسهم قولا بليغا وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. خۆ ئەگەر بە قودوەی خۆی ئەزانێت تەنیا لە عیبادەتەکاندا نەک لە هەموو شتێکی عەقیدەتی و عیبادەتی و ئەخلاقیدا ئەوە دەپرسین ئەو ئەتەکێت و سیستەمە عیبادەتیانە لەکوێوە وەرئەگرێت؟ ئەی ئایا ئەو زیاکاریەی لەکوێوە هێنا؟ لە کاتێکدا پەروەردگار دەفەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم
کەما مەوسوڵەیە و یەکێکە لە سیغەکانی عموم نەک خصوص ئاەتەکە بەڕوونی نەفی ئیمان دەکات لەو کەسانێک کە احتیکام ناکەن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو شتێکیاندا. ابن قەیمی جەوزی لەمانەی حەتا یحەکیموکەدا دەڵێت لە ڕاستیدا ئەم ئاەتە پڕە لە ئاماژە بۆ گەورەی پێغەمبەر و بەرزی گفتاری و کردارەکانی. یەکێک لە ئاماژەکانی ئەوە ئاەتە ئەوەیە کە ئیمانی هیچ کەسێک ناگاتە ڕاددە و سنووری وەرگیراو تا احتیکام نەکات بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کێشەکانیدا، چونکە حەتا بۆ منتەهای غایەتە، وەک زانایان دەفەرمون واتە ئیمانیان نییە یان کامڵ و تەواو نییە تا احتیکام بۆ لای تۆ نەکەن. نەک هەر ئەوە، بەڵکو زانایان دەڵێن ئەو ئاەتە ئەوە بەمەرز دەگرێت کە ئیمان بوونی نییە ئەگەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نەبێت و احتیکامی بۆ نەکات. چوارەم، ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنیا بەیانی لەسەر نوێژ داوە؟ دەپرسین ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک چۆن بەیانی لەسەر نوێژکردن داوە بە سەحابە ئەو سیستەمە عیبادەتی بۆ داناون بە هەمان شێوە لەسەر بڕی زەکات و تێپەڕبوونی ساڵ و ئەموالی زەکەوی و لەسەر حەج و لەسەر ڕۆژوو تا دوایی بەیاناتی داوە یان نا؟ ئەگەر ئەڵێ نەیداوە ئەڵێن ئەی پەروەردگار چۆن لێی قبول کردووە بە ئەرچی خۆی هەڵنەستێت؟ ئەی باشە سەحابە چۆن زەکاتیان دەرکردووە، چۆن حەجیان کردووە، چۆن ڕۆژووی فەرز و سنەتیان کردووە و تا دوایی؟ ئەگەر دەڵێن بەڵێ پێغەمبەر هەموو ئەو بابەتانەی بەیان کردووە و ڕوونی کردوونەتەوە بۆ سەحابە، بەڵام ئەوان ئەو بەیاناتانەیان بە ئیجتیهادی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیوە و مافی ئەوەشیان داوە بە خۆیان کە ئەوانیش ئیجتیهاد بۆ بڕی زەکات و کاتی زەکاتدان و ئەموالی زەکەوی تا دوایی بکەن. بەو شێوەیە ئێمەش ئەتوانین ئیجتیهاد بکەین بۆ زەکات و ئەموالی زەکەوی و کات و بڕی زەکات و بەو شێوەیە بۆ بابەتەکانی تریش. ئێمەش دەڵێین ئەگەر ئەمە واش بێت کە وانیە، ئەی ئیتر بۆچی ئیجتیهادی خۆیان پێباش و وەرگیراوە کەچی ئیجتیهادی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پێباش و وەرگیراو نییە؟ بۆ ئەوان مافی ئیجتیهادکردن بە خۆیان نەدەن، بەڵام ئەو مافە نادەن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قسە لەو شتانەدا بکات و بەیانی زیاتر بدات. بۆچی گاڵتە بەو کەسانە دەکەن کە ئەو ئیجتیهادانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبول دەکەن و ئەگەڕێنەوە بۆ لایەن و پەیڕەوی لێ دەکەن، بەڵام گاڵتە بەو کەسانە ناکەن کە بۆ ئیجتیهادەکانی ئەمان ئەگەڕێنەوە و قبولیان دەکەن. خۆ ئەگەر هەر بەو منتیقی ئەوانیش بێت، ئەوان چۆن ماف ئەدەن بە خۆیان قسە لەو مەسەلانەدا بکەن؟ ئەوە ئەبێ ئەو مافەش لە پێغەمبەر صلی الله عليه وسلم زەود نەکەن، چونکە ئەوە هەم بێئەدەبیە و هەم بێویژدانیە. هەموو کەس بۆی هەبێت قسە لە مەسەلە زۆرەکانی دیندا بکات تەنیا پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت، یان قسەی هەموو کەس بخوات بۆ بەیانکردنی دین بەڵام قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخوات، یان گاڵتە بەو کەسانە بکرێت کە بۆ قسە و بەیاناتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگەڕێنەوە لە بابەتە جۆر بە جۆرەکانی دین و دنیادا کەچی گاڵتە بە خۆیان نەکرێت. هەر لێرەدا لەبەر پوچی و ناواقعیەتی ئەم لۆچوونەیان ئەبێ بپرسین باشە ئەگەر تۆ و فڵانێکی تر یان فیسارەکەی تریش هەر یەکەتان ئیجتیهادتان کرد لە ئەموالی زەکەویدا یان لە نیسابەکەیدا یان لە ماوەی زەکاتەکەدا، یەکێکتان میوەتان بە ئەموالی زەکەوی داننە، یان واتان بڕیاردا کە هەر 6 مانگ جارێک زەکات بدرێت، یان لە دانانی سنووری نیسابدا هەر یەکەتان بڕێکتان دیاری کرد، ئایا مسلمانان بەگوێی کامتان بکەن؟ ئەگەر خەڵکی ئازاد بوو لەوەدا بەگوێی هەرکەس بکەن، ئایا ئێوە قبولتانە خەڵکی بەگوێی پێغەمبەر و سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن یان قبولتان نییە؟ ئەی ئەکرێ بەگوێی هەموو ئیجتیهادانە بکرێت یەکێک زەکاتی میوە دەربکات و یەکێک دەری نەکات و یەکێک 6 مانگ جارێک و یەکێک ساڵێک جارێک و یەکێک لە تەمەنیدا جارێک و بەو شێوەیە بکات؟ ئەمە چ سەر لێ شێوان و گومڕاییەکە خەڵکینە کە هەندێک کەسی تێکەوتووە و بەخۆی نازانێت تا لوتی ئەداد لە بەردی ئەلحەددا. پەروەردگاری گەورە چەند ورد باری سایکۆلۆژی ئەو جۆرە بنیادەمانە باز دەکات و نهێنی وەرگرتنی ئەو جۆرە هەڵوێستانە بە ئاماژە دەردەبڕێت و پەروەردگاری گەورە لە سوڕەی ئەتتەوبە ئایەتی 61 دەفەرمێت
ومنهم الذين يؤذون النبي ويقولون هو أذن قل أذن خير لكم يؤمن بالله ويؤمن للمؤمنين ورحمة للذين آمنوا منكم والذين يؤذون رسول الله لهم عذاب أليم. پێنجەم هۆی چی بووە مسلمانانی پێشین ئەوەندە گرنگیان بە سوننە و سیرە داوە؟ ئەپرسین ئایا هۆی چی بووە کە هەم سەحابە و هەم تابعین و هەم ئەتباعی تابعین ئەوەندە گرنگیان داوە بە کۆکردنەوە و نووسینەوەی سیرە و سوننەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم و پوخۆتکردنەوەیان؟ ئایا لەبەر ئەوە بووە کە ئەو بەرە دیندارە پێغەمبەریان صلى الله عليه وسلم زۆر خۆشویستووە و بەو شێوەیەش فەرمایشت و ڕەوشتەکانی ئەویان خۆشویستووە و ئەو سوننەتە قەولی و فیعلیانیان بە بەیانی ئەم دینە زانیوە و بە شتێکی پێویست و بەسوودیان زانیوە و بەو شێوەیەش خۆ خەریکردنیان پێوەی با وەزیفەی دینی و عیبادەت زانیوە یان بەتاڵی و هیوایەتێک بووە خەریکی شتێکی بێهودە بوون و تەمەنیان زایە کردووە. لە کاتێکدا پەروەردگار لە سوڕەی الأحزاب ئایەتی 36 دەفەرمێت: وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. وهروها پروردگار لسورة الفرقان آيتي 63 دفرميت: وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. وهروها پروردگار لا آيتي 69 حفتاي سورة النساء دفرميت: ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ذلك الفضل من الله وكفى بالله عليما. خەڵکی بەتایبەتی لەناو بەرەی ئەتباعی تابعیندا لە ئەندەلوسۆ بۆ بەغدا و لەوێوە بۆ بوخارا و لەوێشەوە بۆ خۆراسان و لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا و بە پێچەوانەشەوە بە دوای فەرمودەدا عەوداڵە بوون. خواخوای ئەوەیان بوو کە پەروەردگار بۆیان ئاسان بکات فەرمودەیەک وەربگرن. لە پێناو ئەو کارەشدا چەندین کەسیان نەبوونی و مەترسی ڕێگە و غەریبەتی و تا دواییان قبول کردووە و چەند جار لە تاو زۆر ڕۆیشتن و ماندووبوون میزیان بووە بە خوێن کەچی ئەو پەڕی چێژیان لەو خۆڕەنجاندن و هەوڵدانە بردووە بۆ کۆکردنەوە و پوخوتکردنەوەی ئاسار و سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە نەقلیشان کردووە بۆ قوتابی و خەڵکە مسلمانەکە چەندین ئادابیان ڕەچاو کردووە و دەیان بنەمای زانستی وردیان داناوە بۆ پوخوتکردنەوەی. ئایا دەگونجێت ئەمانە عەشقی بەتاڵی و شوێن ئارەزوەکی دەرونی خۆیان کەوتبوون؟ ئەکرێ ئەم بەرە عاقڵ و خوێندەوار و زۆر بەدینا کە بریتین لە سەدانی وەک مالیک و شافعی و سەعیدی کوڕی مسەیەب و بوخاری و تا دوایی لێیان تێکچوو بێت و دوای کڵاوی بابردوو کەوتبن؟ باشە ئەگەر سەرقاڵ بوون بە کۆکردنەوە و پوخوتکردنەوەی سنەت و سیرەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەتاڵی و بێکاری و شوێنکەوتنی شتی بێهودە بێت، ئەی ئەبێ ئەو کەسانەی خۆیان بەچیەوە سەرقاڵن وا بە شتێکی بەسوود و باشی ئەزانن و ئامادە و ناچارە بن سەنگەر بگرن لە سیرە و سنەتی پێغەمبەری خۆشەویستی پەروەردگار صلى الله عليه وسلم. بێباکانە بەگشت هەموو ئەوانەشدا بچنەوە کە خزمەتێکیان بە سیرە و سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم کردووە وای لێکردوون لە ناوەوە ئاوەها خۆیان بخۆنەوە. شەشەم بیرروڕای چێ تەفسیرە بۆ قورئان. دیسان دەپرسین ئایا ئەو هەمووە پرسیارەی کە ڕۆژانە بۆی دروست دەبێت لە کیتابی تەهارەتەوە تا ئەگاتە کیتابی ئیمارەت بە بیرروڕای چێ وەرامیانەداتەوە؟ بیرروڕای خۆی یان هی خەڵکی تر
یان ئەویش پەنا بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبات بۆ وەرامدانەوەی. ئایا ئافرەت کەوتە بێنوێژی ئەبێ نوێژەکانی بکات یان نەیکات؟ ئەگەر نیان کات دوایی بیان جێڕێتەوە یان نیان جێڕێتەوە؟ ئایا فاعتزلوا النساء في المحيض ولا تقربوهن حتى يطهرن؟ بۆ نمونە یانی چی؟ ئەی چی دەستنوێژ دەشکێنێت و چی نایشکێنێت؟ خەو دەستنوێژ دەشکێنێت یان نایشکێنێت؟ ڕشانەوە خوێن بەربوون تا دوایی ئایا دەستنوێژ دەشکێنن یان نا؟ ئەگەر خەو بۆ نمونە دەستنوێژ ناشکێنێت، ئایا ئەو ئامادەیە کە لە خەو هەستا بێ ئەوەی دەستنوێژ بگرێتەوە بچێت بۆ مزگەوت و نوێژەکەی بەیانی بە جەماعەت بکات؟ ئەگەر بڕوای بەچوونە مزگەوت و نوێژی جەماعەت هەیە یان نەخێر وا ناکات؟ بەردەوام دەپرسین ئایا چۆن نوێژ بکەین، چۆن حەج بکەین، چۆن زەکاتی ماڵەکانمان دەربکەین؟ کام دروشمی نوێژ یان حەج یان زەکات فەرزە و نابێ نەکرێت؟ کامیان سنەتە و قەیناکات ئەگەر تەرکیش بکرێت؟ ئەم جیاکردنەوانە ئەمە قەیناکات و ئەوەیان قەیناکات. چۆن ئەزاندرێت؟ بە زەوق و حەز و ئارەزووی خەڵکە یان لە ڕووی پێوەرێکی زانستی و بەڵگەی شەرعیەوە دەبێت؟ ئەی ڕۆژوو چۆن دەگیرێت و چۆن ئەشکێندرێت و بەتاڵە بێتەوە؟ یان چی بکەین ئەجر لەسەری زیاد دەبێت یان چی بکەین بێ ئەجر دەبین لەسەر ئەو ڕۆژوانە؟ ئەی بۆ بابەتەکانی تر نیکاح و زەواج و تەلاق و ئیمارەت و حدود و قیساس و تا دوایی مسلمان چۆن وەران بداتەوە؟ ئایا دروستە پوری خێزانت مارە بکەی؟ ئایا دروستە بێشایەت زەواج بکەی؟ ئایا پێویستە مردوو بشۆرێت پێش ئەوەی بنێژرێت یان قەیناکات؟ ئایا مردوو چۆن ئەشۆرێت؟ ئایا دەستی دزد لەکوێدا ئەبردرێت؟ ئایا قیساس چییە؟ بەهای خوێن چۆن دیاری دەکرێت؟ ئەی ئەگەر لە شوێنێکدا توورەگەیەک پارەمان دۆزیەوە چی لێ بکەین؟ ئەی ئەگەر مەڕێکمان دۆزیەوە یان حوشترێکمان دۆزیەوە ئایا تا دوایی؟ ئەوانەی کە بڕوان وایە بەیاناتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنیا ئیجتیهادێکە و دین نییە و پێویست بە فەرموودە بۆ وەرامدانەوەی هەموو ئەو پرسیارانە، ئەوە دیارە هەر یەکەیان بە عەقڵی خۆی وەرامەداتەوە. بەڵام ئەوانەی کە بڕوان وایە بەیاناتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دینە و نیگای پەروەردگارە و پێویستە جێبەجێ بکرێت، ئەوە هەموو ئەو پرسیارانە بە پێڕە و لەو بەیاناتانە وەرامەدەنەوە. خۆ ئەگەر لە قورئان و فەرموودەدا وەرامیان دەست نەکەوت، ئەوە وەک هەموو عاقڵانی دنیا دڵسۆزانە بۆ خوا و خەڵک ئیجتیهاد دەکەن و درێغی ناکەن. بینا لەسەر ئەوەش تووشی ئەوە نابن کە بەر ئەم هەڕەشە بکەون کە پەروەردگار لە سوڕەی ئەننەحل ئایەتی 116 دەفەرموێت: ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. درۆ بە زمانتان مەکەن و بڵێن ئەوە حەڵاڵ و ئەوە حەرامە، سەرنجام سەرتان لە درۆکردنەوە دەربچێت بە ناوی پەروەردگارەوە. بە دڵنیاییەوە ئەوانەی کە درۆ بەدەم پەروەردگارەوە دەکەن هەرگیز سەرکەوتوو نابن، یان بەر ئەو هەڕەشێ بکەون کە پەروەردگار لە کۆتایی ئایەتی 85 سوڕەی ئەلبەقەرە دەفەرموێت: ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا ويوم القيامة يردون إلى أشد العذاب وما الله بغافل عما تعملون. ئایا بڕواکەن بە هەندێ لە کتێبی پەروەردگار و بڕوا بە هەندێکی تر ناکەن؟ ئەبێ پاداشتی ئەو کەسە چی بێت لە ئێوە؟ ڕیسوایی نەبێت لە دنیادا و سەختترین سزاش لە قیامەتدا. پەروەردگاریش بێ ئاگانیە لەو کارانەی ئێوە دەیکەن. ڕەبیعی کوڕی خەیثەمی گەورە تابعی دەفەرمێت: دەخیلتان بم، خۆتان لەوە بە دوور بگرن کە پیاوێک لە ناوتاندا دەربارەی شتێک بڵێ پەروەردگار ئەوەشی حرام کردووە یان ڕێگری لەوە کردووە، پاشان پەروەردگار پێی بفەرمێ درۆت کرد، من ئەو شتەم حرام نەکردووە و ڕێگریشم لێ نەکردووە. وتی یان ئەو کەسە بڵێ پەروەردگار ئەوەی حەڵاڵ کردووە و فەرمانی بەوە کردووە، کەچی پەروەردگار لە دواییدا پێی بفەرمێ درۆت کرد، من ئەوەم حەڵاڵ نەکردووە و فەرمانم بەشتی وا نەکردووە. حوتەم، ئایا ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسوودا؟
ئەپرسین ئایا ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە بەسوودە و چاکە یان بێسوودە و زیان بەخشە؟ ئەگەر ئەڵێن بەسوودە ئیتر بۆچی ئەم قسە ناڕەوایانە ئەکەن و حەدیث عەزل ئەکەن لە قورئان و گاڵتە بەو کەسانە دەکەن کە باسی پێغەمبەر و فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خەڵکی دەکەن؟ ئەگەر ئەشڵێن بێسوودە ئەوە ئەبێ بە خۆیاندا بچنەوە و تۆبەیەکی ڕاستەقینە بکەن و هیچ نەبێت چاو لە ناموسڵمانە شارەزا و بیرمەندە گەورە و بە ویژدانەکانی دنیا بکەن کە پێغەمبەر و ژیاننامەی ئەو بە سامانێکی گەورە سەیر دەکەن بۆ مرۆڤایەتی لە نمونەی بەرنات شۆ و لیۆڤۆدۆڤایس و چێ ئەبێ ئەوانە بۆ دەرمانێک بگەڕێن دەرمانی ئەو دەردە کوشندەی خۆیانی پێ بکەن کە کۆڵەوار بوون پێوەی و بە خۆیان نازانن. باشە بۆ ئەبێ هەموو میلەتانی دنیا گرنگی بە ژیانی پیاوە گەورەکانی خۆیان بدەن و ژیان نامەکانیان بپارێزن و بیناسێنن بە خەڵکی تا چاویان لێ بکرێت. بەڵام ئەو مافە لە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم زەوت بکرێت لە کاتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی کامل بۆ لە خۆناسی و خواناسی و خەڵکناسیدا. هەشتم، ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازاد بووە لە ژیانی خۆیدا؟ ئەپرسین لەو کەسانەی کە گفتار و کرداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وحی و نیگای پەروەردگار نازانن. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازاد بووە لە ژیانیدا هەرچی بکات و هەرچی بڵێ، یان ناچار بۆ بەو شێوەیە بجوڵێتەوە کە پەروەردگار دەیەوێت؟ ئیتر ئەو کارانە پەیوەند بووبن بە دنیا یان بە دینەوە. ئەگەر ئەڵێ ئازاد بووە هەر چۆن ژیا بێت و هەرچی وت بێت هەرچی کرد بێت، ئەوە ئەپرسین ئەی بۆچی پەروەردگاری گەورە هەندێشتی بۆ ڕاست دەکاتەوە گلەی لێ ئەکات بۆ ئەو ئازادی لێ سندووەتەوە؟ بۆ نمونە دەفەرمێ عفى الله عنك لما أذنت لهم، يان لا تقم فيه أبدا، يان ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض، يان لا يحل لك النساء من بعد ولا أن تبدل بهن من أزواج ولو أعجبك حسنهن، يان عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى، يان يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك. يان پروردگار لا آياتي 73 سورة الإسراء دفرميت وإن كادوا ليفتنونك عن الذي أوحينا إليك لتفتري علينا غيره وإذا لاتخذوك خليلا ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. بۆ زیادە ڕوونکردنەوە دەڵێن فەرمانبەرێک یان ئەندامی حیزبێک زیاتر لە 150 ئازادیەکەی لەدەست دەدات بە چوونە ناو ئەو دامەزراوەیە، ئەی چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئازادیەکانی خۆی پاراستووە. دەیخۆ ئەو ڕێگری و سنووردانانە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵگەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازاد نەبوو و بە ئاماژە و نیگای پەروەردگار ڕۆیشتووە بەڕێدا. تەنانەت ئەو زانانەی کە بڕوان وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بە ئاراستەی نیگا ڕۆیشتووە بەڕێدا دەڵێن هەر گفتار و ڕەفتارێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر جێگەی قبوڵی پەروەردگار نەبوو بێت ئەوە ئاگاداری کردوێتەوە و ئەگەر ئاگاداری نەکرد بێتەوە لە کردارێک یان گفتارێک ئەوە دیارە ئەو شتانە جێگەی قبوڵی پەروەردگاری گەورە بوون و بۆ کەس نییە ڕەدیان بکاتەوە. قسەی ئەم زانانە تا ڕادێکی زۆر منتیقی تێدایە و ئەگونجێ ئەوە وابوو بێت بە بەڵگەی ئەوەی کە پەروەردگاری گەورە تەنانەت خۆزگە و ئاواتەکانی پێغەمبەرانیشی پاراستووە، نەخواستە گفتار و ڕەفتارەکانیان. پەروەردگاری گەورە لە سوڕەی ئەلحەج ئایەتی 52 دەفەرمێت وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته
فينسخ الله ما يلقي الشيطان ثم يحكم الله آياته والله عليم حكيم. يان لا سوري الأحزاب دفرمي وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه. يان لا آياتي حفتاوتاري سوري الإسراء دفرميت ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. نويم آية پیغمبر صلى الله عليه وسلم ما في قسە کردنی هەیە لە قورئاندا بە شێوەیەکی گشتی و بۆ قسە بڕینی ئەوانەی خۆیان بە قورئانی دەزانن. پێغەمبەریان صلى الله عليه وسلم لە حیساباتی خۆیاندا لابردووە دەپرسین ئایا ئەو کەسە ڕازیە بەوەی کە قورئانێک بدەینە دەست ئەو لەگەڵ عەقڵی لاری ئەودا بڕۆین لەپاڵ پێغەمبەردا صلى الله عليه وسلم دای بنین و لە ئەو لە پێغەمبەر زنجیرێک پرسیار بکەین لە سوورەتی ئەلحەمدەوە تا سوورەتی ناس یان بۆ کۆکردنەوەی بابەتە ئیسلامیەکان لە بابی تەهارەتەوە تا بابی ئیمارەت پرسیار لە ئەو کەسە بکەین دوای ئەو هەمان پرسیار لە پێغەمبەر صلى الله عليه وسلم بکەین پاشان وەرامەکانی ئەو وەرامەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەمووی تۆمار بکەین و بیان کەینە دوو کتێبی هەزار لاپەڕەیی بۆ نمونە ئایا لای ئەو کام کتێبیان باشترە کە پێڕەوی لێ بکرێت و بیکەینە پێوەر بۆ خوێندنەوەی ئیسلام و قورئان. ئەگەر ئەڵێ ئەوەی من ئەوە دیارە کە چەندە مەغرور و سەر لێ شێواوە و چەندە لە بێعەقلیدا ڕۆچووە غروریەکەی دیارە و شەرحی ناوێت سەر لێ تێکچوونەکەشی بە هەمان شێوە لەوەدا دەرەکەوێت کە بەبێ مڕەجح ئەوەی خۆی لەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێ باشترە لە کاتێکدا دەیان و سەدان قەرینە هەیە بۆ ئەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە باشتر بزاندرێت وەک ئەو هەموو ئاەتەی کە فەرمان بە گوێگرتن و گوێڕالیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکات لە قورئاندا و ئاماژە بە فەزڵ و گەورەی و عیسمەتی ئەو دەکات و خۆشویستن و شوێنکەوتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە مەرز دەگرێت بۆ ڕازیکردنی پەروەردگار و چوونە بەهەشت و بەو شێوەیە. بێعەقلی ئەو کەسا کە قسە و تەفسیری خۆی بۆ قورئان و ئیسلام لە هی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە باشتر دەزانێ لەوەدا دەردەکەوێت کە خۆی لا باشترە لە پێغەمبەرێک کە خاوەنی پەیامەکەیە و پەیامەکە بۆ ئەو هاتووە پەروەردگار بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆش قسەی لەگەڵدا کردووە و لە ماناو مەبەستەکانی پەیامەکەی تێیگەیاندووە و دڵی پاراستووە و قسە و ڕەفتارەکانی و تەزکیەی کردووە و کردوویەتی بەڕەحمەت بۆ هەمووان و گرنتی پێداوە کە بیپارێزێت بەو شێوەیە. خۆ ئەگەر خۆی لەم بێعەقلی و غڕور و سەر لێ شێواوی ڕوون و ئاشکرایە تۆزێک پاراست و وتی هەردوو کتێبەکە وەک یەکن و کەسیان لە ئەوی تریان باشتر نین یان ئەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەوەی من باشترە ئەوە هەر یەک لەو وەرامانە سەرباری ئەوەی کە جۆرێک لە سنوور بەزاندن و کەم ئەدەبی تێدایە بەڵام وەرامێکی یەکلاکەرەوەشە بۆ خۆی و بێ ئەوانەش کە بوونەتە کوشتەی دەستی شەیطان و ئەم کەسە لادەرانە. ئەگەر ئەڵێی چۆن ئەڵێم ئەی مەگەر ئەوان مناقەشە لەسەر ئەوە ناکەن کە سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم حجە نییە و نابێ کەس بە حجەی بزانێت دەی بەم وەرامەی خۆی دەرەکەوێت کە سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم حجەیە و قەیناکات ئەگەر کەسێک بە حجەی بزانێت و شوێنی بکەوێت و پێڕەوی لێ بکات ئەمێ شوێنی مناقەشەکە و خاڵی جەوهەری بابەتەکە. ئەگەر ئەو کەسە ئەو تەفسیر و وەرامانەی پێغەمبەری پێیەکسانە بە وەرام و تەفسیرەکانی خۆی یان لەوانەی خۆی بە باشتریان دەزانێت ئەوە ئەگەینە ئەو ئەنجامەی کە شوێن کەوتنی فەرمودەکانی پێغەمبەری قبوڵە و گلەی لۆمەی ئەو کەسانە ناکات شوێنی ئەو فەرمودانە و پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکەون. خۆ ئەگەر ئەو وەرام و تەفسیرانەی پێغەمبەریشی لەوانەی خۆی پێ باشترە ئەوە بە هەمان شێوە باشی باشترە و شوێنکەوتنی پێغەمبەری لا باشترە لە شوێنکەوتنی خۆی یان هەر کەسێکی تر. بەڵام ئەگەر ئەوەندە لە بێعەقلیدا ڕۆچوو بوو کە ئەو تەفسیر و وەرامانەی خۆی لەوەی پێغەمبەر بە باشتر دەزانی یان ئەوانەی خۆی بە باش ئەزانی و ئەوانەی پێغەمبەری بە خراپ ئەزانی ئەوە دیارە کە چەندە سەری لێ شێواوە و لە دین دوور کەوتوەتەوە و چارەسەری دەردی ئەستەم بووە.
دەردێک کە بە کورتی بریتێ لە بانگەشەکردن بۆ ئیسلامێک بەبێ پێغەمبەر دوور نییە ئەم لادانە سەری لەوەشەوە دەربچێت کە شایەتیدان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمەرج نەزانێت بۆ مسلمان بوون تەسلیم نەبوون بۆ شەریعەت و پابەند نەبوون بە عیبادەتەکانیشەوە بەکارێکی دروست و سانا بزانێت بەو شێوەیە هەنگاو بە هەنگاو لە شەرع و شەریعەت دوور بکەوێتەوە و ئەو حاڵەتەشی لا سادە و ئاسایی ببێتەوە دەیەم ئەمانە ڕاستن بەڵام لەگەڵ ئەمانەشدا یەکەم ئێمە شایەتی ئەدەین کە موحەممەد پێغەمبەری پەروەردگارە و کۆتایی بە پێغەمبەراتی هێناوە دووەم مافی تەشریعی هەیە و ئەتوانێ حەلال و حەرام دابنێت سێم قودوە و پێشەوامانە بۆ دنیا و بۆ دین خۆشمان ئەوێت بە دڵ و بە گیان چاوی لێ دەکەین چارەم شوێنکەوتنی مایی هیدایەت و مایی خۆشویستنی پەروەردگارە بۆمان پێنجەم بەردەوام سەڵاواتی لەسەر ئەدەین و بە ئومێدی ئەوەین کە لە قیامەتدا بە خزمەتی بگەین شەشەم ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شتێکی بەسوود و پێویست دەزانین بۆیە ئەی خوێنینەوە و بە ماڵ و مناڵی خۆمان و خەڵکیە ناسێنین و بانجیان دەکەین بۆ لای پێغەمبەر و فەرمایشتە پڕ حیکمەتەکانی و خۆشەویستی ئەکەین لای دنیا هەفتەم ڕێزی تەواومان هەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و قسەکانی بە حیکمەت دەزانین و بەرگری لێ دەکەین بە ماڵ و نەفس نەک هەر لە خۆی بەڵکو لە ماڵ و مناڵ و خێزانەکانی و لە سەحابە بەڕێزەکانیشی ذاتی پێغەمبەر و فەرمایشتەکانی و خێزانەکانی و سەحابەکانی بەهێڵی سوور دەزانین و ڕێگە نادەین کەس سوکاتی بە خۆیان و قسەکانیان بکات لەگەڵ ئەمانەشدا لە بیرمان ناچێت و پێویستە ئەوەش بڵین کە ئەبێ هەندێ قوڵتر لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕوانین و لە سنووری ئەو خاڵانەی خوارەوەدا زیاتر لەو سامانە گەورەیە ڕابمێنین سنەت بریتیە لە هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی پەرستنی پەروەردگاردا یان لە کاتی ناساندنی پەیامی پەروەردگاردا یان لە کاتی جێبەجێکردنی پەیامی ئیسلامدا زانایان سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دوو بەشی گەورە دابەش دەکەن سنەتەکانی لە بازنەی عیبادەتدا و سنەتەکانی لە بازنەی عادەتدا خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتە هات سنەتەکانی لە بازنەی عیبادەتدا لاپەڕا 73 بە شێوەیەکی گشتی زانایان باز لە سێ شت دەکەن لێرەدا یەکەم ئەو هەڵسوکەوتانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشکردنی عیبادەتێکی تایبەت کردوونی دووەم ئەو هەڵسوکەوتانەی کە لە ناو عیبادەتێکی تایبەتدا کردوونی سێم ئەو هەڵسوکەوتانەی کە دوای عیبادەتێکی تایبەت کردوونی بۆ نمونە کاتی نوێشکردن یان ڕۆژوگرتن یان حەجکردن یان دەرکردنی زەکات و عیبادەتەکانی تر وەک دەست نوێش هەڵگرتن پێش نوێشکردن دەستگرتن لە کاتی نوێشدا نوشتانەوەی سێ پەنجەی دەستی لە نوێشدا خوێندنی هەندێ ئەوراد و ئەذکار لە ناو نوێژەکەدا یان دوای نوێژەکە یان خۆشۆردن و ئیحرامکردن پێش حەجکردن خواردنەوەی ئاوی زەمزەم لە کاتی حەجەکەدا و بۆن لە خۆدانی کە ئیحرامی حەج یان عومرەی شکاندووە یان لە کاتی وتارداندا خۆی داوە بەسەر کەوانێکدا یان گۆچانێکدا یان نەعلی لە پێکردووە لە نوێژدا یان دوای نوێژی سنەتی بەیانیان کەمێک ڕاکشاوە بەلای ڕازدا وەک دایکمان عایشە لی دەجێڕێتەوە هەموو ئەو هەڵسو کەوتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێش عیبادەتێکی تایبەت یان لە ناویدا یان پاش تەواوکردنی عیبادەتەکە کردوونی دوو ڕای لەسەرە لەلایەن زانایانەوە هەندێک هەموو ئەو هەڵسو کەوتانە بە سنەت و شەرع دەزانن هەندێکیش بەکارێکی مباحیان دەزانن ئەگەر بە فەرموودە و قەرینەی تر نەخرابنە ناو بازنە عیبادەتەکانەوە بۆ نمونە ڕاکشانی دوای کردنی نوێژی سنەتی پێش نوێژی بەیانی بەلای ڕازدا هەندێ بە فەرزی دەزانن وەک ئیبن حەزم هەندێ بە سنەتی دەزانن وەک ئیمامی شافعی هەندێکیش بە مباحی دەزانن وەک ئیمامی بوخاری هەندێکیش بەداهێنراوی دەزانن وەک ئیبن عومەر بەڕەزا و ڕەحمەتی پەروەردگار بکەون
بەڵگەی زانایان ئەو قەرینانن کە لە فەرمودەی تردا هاتون وەک فەرمودەی دایکمان عایشە سنەتەکان لە بازنەی عادەتدا لای زانایان ئەم سنەتانە دوو بەشی سەرەچین یەکەم عادەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی کە هەیبووە بۆ نمونە نەخواردن یان خواردنێکی تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ڕۆیشتن بە ڕێگەیەکی تایبەتدا یان لەبەرکردنی جلێکی تایبەت یان پۆشاکێکی تایبەت ئەمانە بەپێی قسەی زۆربەی زانایان شەرع نین بۆ مسلمانان و چاولێکردنی ئەرکی سەرشانی مسلمان نییە ئەو پەڕی ئەوەیە کە کارێکی مباحە و مسلمان ئەتوانێ ئەو کارانە بکات و ئەتوانێ نەشیان کات هیچ لۆمەیەکیش ناکەوێتە سەری ئەگەر نەیان کات نابێ ئەو کارانە بخرێنە ناو فەرمودەی فمن رغب عن سنتي فليس مني هەر کەس حەز لە سنەتی من نەکات ئەوە لە من نییە نابێ کەس نان نەخواردن بەدەست و خواردن بە کەوچک بە تەرکردنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانێت یان دەست نوێژگرتن لە بەلوعا یان لەسەر مەغسەلێک بە تەرکی سنەت بزانێت لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست نوێژی لە ناو دەفردا گرتووە چونکە ئەو کارانە مباحن و تەرکردنیان تەرکردنی سنەت نییە دووەم عادەتەکانی کۆمەڵگەی عەرەبی کاتی خۆی وەک لەبەرکردنی دژداشە و بەستنی مێزەر و پۆشینی جلی خەتخەت و عەبای عەرەبی و درێژکردنی قژی سەر و ڕیش و بەکارهێنانی قاپی گڵین بۆ هەڵگرتنی ئاو بەکارهێنانی کوونە و شەربا بۆ سارکردنەوەی ئاو و چاوڕشتن و بەکارهێنانی بغڕود و بۆن و ئەو شتانە هەموو ئەوانە کارگەلێکی مباحن لە دوو کاتدا نەبێت یەکەم قەرینەیەکی کرداری یان فەرمودەیەکی قەولی هەبێت بیگوازێتەوە بۆ ناو بازنەی شەرع و عیبادەت وەک چۆن ڕیش هێشتنەوەی لە نەریتێکی ئەو سەردەما گواستەوە بۆ ناو بازنەی شەرع و دین بەڵام نەدیژداشە و نە عەمامە و مێزەر و نە نەعەل لە پێکردن و نە سواربوونی گوێدرێژی نەگواستوتەوە بۆ ناو بازنەی شەرع و عیبادەت و بەو شێوەیەش ئەو کارانە تەشریع نین و کارگەلێکی مباحن و نەکردنیان تەرککردنی سنەت نییە دووەم یان قەرینەیەکی دەرەچی تر ببێت لێی بخوێنرێتەوە کە ئەو کارە پەیوەندە بە شەرعەوە وەک ناشتنی مردوو ڕوو بە قیبلە بۆ نمونە چونکە پەیوەندی ئەو کارە بە شەرعەوە زۆر ڕوونا لای هەموو کەسێک عادەت و نەریتەکان بریتین لە هەموو ئەو هەڵس و کەوتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوونی بۆ دەستەبەرکردنی خێرێکی دنیایی کە ئەم جۆرە هەموو ئەو کارانە دەگرێتەوە لە بواری پزیشکی و زەراعەت و پیشەسازی و بازرگانی و حاڵەتەکانی شەڕ و ئاشتی و بەڕێوەبردنی خەڵک و وڵات زانایان ڕایان وایە کە عادەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجبی شەرعی نین بۆ مسلمان و ئەکرێ پێڕەویان لێ بکرێت و سوودیان لێ ببیندرێت و ئەکرێ سوود لە شێوازی سەردەمی ژوەر بگیرێت پێڕەوی لەو هەڵس و کەوتانە نەکرێت بەڵگەی ئەو زانایانە بریتین لە چەند ئاەت و چەند فەرمودەیەک لەوانە یەکەم ئەم ئاەتەی پەروەردگار لە سوڕەی ئەلکەهف کە دەفەرمێت قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي يان قل سبحان ربي هل كنت إلا بشرا رسولا أما نيا لا زربي آياتكاني قرآن دا زختيان لسر كراوتوا دوم فرمودي پراندني نيرومي خرما ليكتري وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمووی إنما أنا بشر مثلكم إذا أمرتكم بشيء من دينكم فخذوه به وإذا أمرتكم بشيء من رأيي فإنما أنا بشر للرواية تردا دفرمي أنتم أعلم بأمور دنياكم زانان لم فرموديوه بتایبەتی ئەو ڕێسا گشتیە وەردەگرن کە ئەڵێ قسەی پسپۆر کاری پێکرێت لە هەموو زانستێکدا و ئاەتیش هەروە دەفەرمێت سێەم فرمودەکەی غەزای بەدر و هەڵوێستی حەبابی کوڕی منذیر کە پرسیاری لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد ئایا ئەمە شوێنێکە پەروەردگار فەرمانی پێکردووی سەربازگەی تێدا دابمەزرێنی یان ئەمە بیرڕای هونەری شەڕکردن و تەڵا دانانەوێ بۆ دوژمن پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەمە بیرڕا و هونەری شەڕکردن و تەڵە دانانەوێ بۆ دوژمن لەم جۆرە فەرمودانەوە دەرئەکەوێت کە سەحابە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوداوازیان کردووە لە نێوان ئەو کار و کردەوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم
کە تەشریع بوون و ئەو هەڵوێستانەش کە سیاسەت و ئیجتیهاد و بەڕێوەبردن بوون. خۆ ئەگەر نەیان زانی بێت ئەو هەڵس و کەوتە تەشریعە یان ئیجتیهادە ئەو پرسیارەیان کردووە و پێغەمبەریش صلی الله علیه وسلم بۆی ڕۆشن کردوونەتەوە. چارەم ئەو فەرمودەی کە بە فەرمودەی بەڕیرە بەناوبانگە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی ئەفەرموێ لە پیاوەکەت جیا مەبەرەوە و بگەڕێرەوە بۆ لای. ئەویش ئەڵێ ئەتەئمڕنی یا رسول الله؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا ولكني أشفع، نا تەنیا تکایەک دەکەم. بەڕیرەوتی پێویستم پێی نییە و نەگەڕایەوە بۆ لای. پێنجەم هەروەها فەرمودەی قەزاوەتکردنەکانی، بەڵام ئەوەش مانای ئەوە نییە کە هەر کەس هەستێت و ئەوەی بە دڵی نەبوو بیکات بە کارێکی ئیجتیهادی تایبەت بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لێی بدزێتەوە، چونکە ئەو شتانەی کە تایبەتن بە پێغەمبەر صلی الله علیه وسلم زانایان هەمویان تۆمار کردوون و باسیان کردوون و ژمارەیان زۆر کەمە. قورتوبی بە 37 دانە هەژماری ئەکات و سیوطی دەیانگێنێت بە 65 و ڕەمەلیش کە فەقیهێکی شافعی مەذهبە ئەڵێ 47 دانەیە. بەڕێز شێخ عومەر سولەیمان ئەلاشقار ئەڵێ بەبیر و ڕای من شتە تایبەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لا 15 شت تێناپەڕێت. ئەو 15 دانێش لە کتێبی ئەفعال الرەسوولدا باز ئەکات. ئیمامی قورتوبی قسێکی زۆر جوان دەکات لەم بوارەدا و ئەکرێ وەک قاعیدەیەکی شەرعی سیر بکرێت. ئەفەرموێت زۆربەی زانایانی ئیسلامی لەسەر ئەو بیرروڕایەن کە ئەبێت چاو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەن بە شێوەیەکی ڕەها تا بەڵگەیەکمان دەست دەکەوێت کە ئەو کارە تایبەت بەو بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمەش بۆیە ئەڵێین تا خەڵکی وا نەزانێت کە شەریعەت هەر بۆ خەڵکی ئەو سەردەمە بووە کە قسەیان لەگەڵدا کراوە. ئەمەی قورتوبی دەیفەرموێت ڕاستەقینەیە کە زۆر کەس بەداخەوە لێی بێ ئاگان. ئەم بێ ئاگابوونەش لە ڕاستیدا سەر بۆ ئەوە دەچێشێت کە خەڵکی بڵێن قورئان بۆ سەردەمی خۆی هاتووە و بۆ ئەو سەردەمانە کاتی بەسەر چووە. هەندێک لەم سونەتە لە بیرکراوانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سنەتەکانی پێش قورئان خوێندن: یەکەم سیواکردن پێش خوێندنی قورئان، دووەم دڵتەنگبوون لە کاتی قورئان خوێندندا، سێم دەست هەڵگرتن لە قورئان خوێندنەکە ئەگەر وەنەوزت هات، چارەم شەوان جوزئێک یان حیزبێک تایبەت بکات بەخۆی پێش خەو بیخوێنێتەوە. سنەتە لە بیرکراوەکان لە کاتی خۆگۆڕیندا: یەکەم بیسمیلاکردن، دووەم یەکەم جار لای ڕاست لەبەر بکەیت، سێم ئەم نزایە بکەیت: اللهم إني أسألك من خيره وخير ما هو منه وأعوذ بك من شره وشر ما هو منه. چارەم ئەگەر بەرگەکە تازە بوو سنەتە بڵێ الحمد لله الذي كساني هذا ورزقني من غير حول ولا قوة مني. سنەتە لە بیرکراوەکان لە کاتی خەوتندا: یەکەم هەڵتەکاندنی جێگەکەت سەرەتا وەک ئەبوو هورەیرە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم جێڕاویەتەوە، دووەم زوو خەوتن تا زوو هەڵبسێت وەک عایشە دەفەرمێت أن رسول الله صلى الله عليه وسلم كان ينام في أول الليل ويقوم آخره فيصلي. سيم لێپرسینەوەکردن لەگەڵ خۆیدا پێش خەوتن تا فریای خۆی بکەوێت و ئەوەی چاکە برەوی پێبدات و ئەوەی خراپە تۆبەی لێ بکات و پەیوەندی بە پەروەردگاری خۆیەوە تازە بکاتەوە. چارەم خوێندنی ئایەتل کورسی و معەوەزەکان و فوکردن بەدەستدا و هێنانی بە هەموو جەستەدا. پێنجەم خەوتن بەلای ڕاستدا و دەستی ڕاستخستنە ژێرڕوومەتی ڕاستت. شەشەم خوێندنی سونەتەکانی خەوتن. حەفتەم بەدەست نوێژەوە بخەوێت، پێغەمبەر صلی الله علیه وسلم وای فەرمووە. هەشتەم کوژاندنەوەی چرا و ئاگرەکان و داخستنی دەرگا و پەنجەرە وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانمان پێدەکات. نۆیەم بیر بداتە ئەو نیعمەتە زۆرەی کە پەروەردگار پێیداوە و بیری هەژاران و بێنەوایانی بکەوێتەوە و نزایان بۆ بکات وەک ئەناس ڕیوایەت دەکات لە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش خەوتن ئەی فەرموو
الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا وآوانا فكم ممن لا كافي له ولا مؤوي سنة لبيركرا وكان لكاتي نزاكردن يكم دەست پێکردن بە الحەمد لله و سەڵاوات و سەلام ناردن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. دووەم بە یەقینەوە نزا بکەیت و ئومێدت بە پەروەردگار زۆر بێت. سێم سێ جار نزاکان دووبارە بکەیتەوە. چارەم بەرزکردنەوەی دەست. پێنجەم سەردانەواندن و دەربڕینی ئەدەبی زیاتر لە بەرامبەر پەروەردگاردا. شەشەم ئامینکردن دوای نزاکردن. حەفتەم لەو کاتانەدا زیاتر نزا بکەی کە نزا تێیدا گیرا دەبێت. هەشتەم بۆ دین و دنیا نزا بکەیت نەک بۆ یەکێکیان بەتەنها، هەروەکو پەروەردگار دەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سنەتە لە بیرکراوەکان لە کاتی مامەڵەکردندا لەگەڵ خەڵکی. یەکەم سەلام لە هەموو کەسێک بکەی. پرسیار کرا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کام ئیسلامێتیا لە هەمووی خێرترە. فەرمووی نان بدەی بە خەڵکی و سەلام لە خەڵکی بکەی لەوەی کە دەیناسی و لەوەی کە ناشیناسی. لە فەرمودێکی تردا دەفەرمێ سەلام زۆر لێکتری بکەن و نان بدەن بە یەکتری و لە شەوان نوێژ بکەن کاتێک خەڵکی تێیدا نووسن ئەوجا دەستنە بەهەشت بە ئاشتی و ئارامی. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بە یەکێک لە نیشانەکانی قیامەت دەزانێت کە خەڵکی وایان لێبێت تەنیا سەلام لە ناسراوەکانی خۆیان بکەن. دەفەرمێت بەینە یەدەی ساعە تەسلیم الخاصە. دووەم ڕووخۆشی و دەم بە خەندەبوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت تەبەسمك فی وجه ئەخیکە صەدەقە. ڕیوایەت کراوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە دەم بە خەندە بووە. سێم هەر کەس ڕاوێژی پێکردی و پاک و دڵسۆز ببۆی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ المستشار مؤتمن. چارەم نوێژی ئیستیخارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابە بەڕێزەکانی خۆی فێری ئەم نوێژە کردووە کە دوو کاتە و پاش نوێژەکە ئەم نزایە بخوێنێ پەروەردگاری خۆشەویست، من بەهۆی زانستی تۆوە داوای خێرت لێ دەکەم، بەهۆی دەسەڵاتی تۆوە داوای توانات لێ دەکەم، داوای هەندێ لەو چاکە گەورەی خۆتت لێ دەکەم. دڵنیام کە تۆ توانات هەیە و من نیمە، تۆ دەیزانی و من نایزانم، تۆ زانای بە هەموو نادیارەکان. پەروەردگاری خۆشەویست، ئەگەر تەزانی ئەم ئیشە لێرەدا ناوی ئیشەکەت دەهێنی خێرا بۆ دین و ژین و پاشەڕۆژی کارەکەم، ئەوە بۆم ڕێک بخە و بۆم ئاسان بکە و بەرەکەتی تێبخە. ئەگەر تۆ دەزانی ئەم ئیشە خراپە بۆ دین و ژین و ئێستا و پاشەڕۆژی کارەکەم، ئەوە لێم دوور بخەرەوە و ئەویش لە من دوور بخەرەوە. خێرم بۆ بڕیار بدە لە هەر کوێ بووم پاشان ڕازیم کە بەو شتە. پێنجەم دانیشتن لە شوێنی نوێژەکەدا دوای نوێژی بەیانی تا خۆر هەڵدێت. جابری کوڕی ثەمورە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنی نوێژەکەیدا دەمایەوە کاتێک نوێژی بەیانی دەکرد تا ئەو کاتەی خۆر هەڵدەهات. شەشەم غوسلی ڕۆژی جموعە. پێش ئەوەی بچیت بۆ نوێژی جموعە و زوو ڕۆیشتن بۆ مزگەوت، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر هەر یەکێکتان چوو بۆ جموعە با غوسل لە خۆی دەرکا. حەفتەم ئامادەبوون لە نوێژی مردوودا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک ئامادە بێ لە کاتی نوێشکردن لەسەر مردوویەک ئەوە خێری قیراتێکی بۆ هەیە، و هەر کەسێک ئامادە بێ تا کفن و دفنی دەکەن ئەوە خێری دوو قیراتی هەیە. پرسیان وەمە القیراتان؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نمونەی زنجیرە چیاکانی ئوحودە. ڕەواه مسلم. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات. بەشی دووەم لاپەڕا 86. قورئان دژ بە قورئانیەکان. پێغەمبەر جگەل لە قورئان نیگایەکی تری مولزەمی بۆ هاتووە. ڕاشید ئیکرام کەریم شارەزووری. پێشەچی لاپەڕا 87. پاش سپاس و ستایش بۆ پەروەردگاری گەورە و پەروەرێنی جیهانیان
و درود و سلامیش بۆ پێغەمبەر و تەواوی هاوڵان نزای هیدایە و خێریش بۆ مسلمانان داوای بەرەکەت و میهری پەروەردگار دەکەم بۆ ئەو نووسین و ئەو تێزە کە پەروەردگاری گەورە بیکاتە هیدایەت و ڕێنمونی بۆ تەواوی مسلمانان لەلای خوێنەر ڕوونە کە قورئانیەکان چێن و چەند گروپن و شێوازی مامەڵەیان لەگەڵ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆنە لەو سۆنگەیەشەوە بە پێویستم زانی لە سەنگەری خۆمەوە بەرگریەک بکەم و وەرامێکی کورت و کەم ئامادە بکەم ئەوەش باشترە لە هیچ وەک زانایان دەفەرمون کەم زۆرترە لە هیچ وتارەکەم بە شێوازی حیوار نووسیوە پێم وایە ئەم شێوازە کە زۆر کەم لە نێو کتێبە چاپکراوەکاندا دەبینرێت بە تایبەتی کتێبخانەی کوردی بەم شێوازە زانستیە بەڕای خۆمان چارەسەری هەموو کێشە فکری و زێهنیەکانمان کردووە و خوێنەرانمان وا لێ کردووە کە کەمترین پرسیار چیە نەمێنێت و وەرامی وە چنگ نەکەوێت وتارەکەم دابەش کردووە بۆ سێ تەوەر تەوەری یەکەم گفتوگۆیەکی کراوە لەگەڵ قورئانیەکان کە ئەم تەوەرە 5 بڕگەی سەرەکیە یەکەم ئایا جگەل لە قورئان پێغەمبەر صلی الله علیه وسلم نیگا و وحیەکی تری بۆ هاتووە دووەم ئایا ئەو وحیەی تر کە بۆی هاتووە ملزم بووە یان نا سێەم ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم مافی یاسادانان و تەحریم و تەحلیلی پێدراوە چوارەم ئەو بابەتە فقهیانەی کە قورئان قسەی تێدا نەکردووە بەبێ ئەو نیگایی تر چۆن قسەی تێدا دەکرێت پێنجەم ئەو ئاەتانەی کە پێویستیان بە ڕیوایەتی مێژووی هەیە بۆ تەفسیرکردن بێ ئەو ڕیوایەتانە چۆن تەفسیر دەکرێن تەوەری دووەم پاش ئەم گفتوگۆیە کاممان قورئانین تەوەری سێەم کە مادامێک وابێت پێویستە ئێمە چۆن بین لە خوێنەر و بیسەری بەڕێزی نەشارینەوە لەم نووسینەدا تەنیا پشتمان بە قورئان بەستووە بۆ ئەوەی بیسەلمێنین کە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نیگای پەروەردگارە و سەرچاوەیەکە لە سەرچاوەکانی یاسادانان هیوام وایە خوێنەر و بیسەری بەڕێز سوودمەند ببێت و نزایەکی خێریش بۆ ئێمە بکەن کە پەروەردگاری گەورە ئەم نووسین و خوێندنەوە لە دنیادا پڕ بەرەکەت بکات و لە قیامەتیشدا بیکاتە توێشوو بۆمان هەر چۆن بێت ئێوەی خوێنەری بەڕێز لە هەموو ڕەخنە و سەرنجێک ئاگادارمان بکەنەوە و دڵنیابن کە سەرنجەکانی ئێوە ئەرزشی تایبەتی خۆی هەیە لای ئێمە تەوەری یەکەم لاپەڕا 89 گفتوگۆیەکی کراوە لەگەڵ قورئانیەکان یەکەم ئایا غەیری قورئان نیگا و وحیتر بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە نێوەنگیر باشە لای تۆ غەیری قورئان و وحیەکی تر هاتووە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم یان تەنیا قورئانی بۆ هاتووە قورئانی نەخێر پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنیا قورئانی بۆ هاتووە وەک وحی چونکە پێم وایە هەموو ئەوانەی دەڵێن سونە و فەرمودەکانی پێغەمبەری خوداش صلی الله علیه وسلم هەر وحین پەنا بۆ کۆمەڵێک دەلیل و بەڵگە دەبن کە هەمیان زەعیفن و تەئویلی ناڕەوان بۆ ئاەتەکانی قورئان اینجا من چۆن باوەڕ بکەم بە فەرمودە کە وەکو قورئان بە متەواتری کۆ نەکراوەتەوە اینجا چۆن باوەڕ بکەم بە سونەیەک کە دوای چەندین ساڵ دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆ کراوەتەوە نێوەنگیر کاچی خۆم جارێ با لە ئەوە ببینەوە کە ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم وحی بۆ هاتووە غەیری قورئان یان نا دواتر ئەوەی تر زۆر ئاسانە وەرامت دەدەمەوە بە ئیزنی پەروەردگار بۆیە جارێکی تر دەپرسم تۆ پێت وایە غەیری قورئان وحی تر بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتبێت قورئانی نەخێر پێم وانییە تۆ بەڵگەت چییە بۆ ئەوەی کە غەیری قورئان وحی تر هاتبێت بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نێوەنگیر ئەها دەی زۆر باشە جا بەڕای من بۆ ئەوەی لەم مناقەشەیەمان سەرکەوتوو بین دەبێت لەسەر ئەوە ڕێک بکەوین کە تەنها لەسەر قورئان قسە بکەین یعنی پرسیار نەکرێت ئەمە بۆچی و ئەوە بۆچی بنەماکە ئەوەیە ئەو بابەتەی قسەی لەسەر دەکەین ئەگەر لە قورئاندا بوونی هەبوو هەردووکمان ملی بۆ بدەین ئەگەر بوونی نەبوو ئەوە ئیتر نەفەرموودە نە ئیجماع نە قسەی زانایان و مفەسسیرین نهێنینەوە بۆ واتای وشەکانیش لە قورئاندا
پەنا بۆ قەوامیسی لوغە ببین. ئایا تۆ بەمە ڕازیت؟ قورئانی: بەڵێ، ئەوە بیرۆکە و قەنەعەتی منە کە تەنیا قورئان معیارە. فەرموو بەڵگەکانت بهێنە و بیسەلمێنە کە جگە لە قورئان نیگای تر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە. نێوەنگیر: بەڵگا بۆ ئەوەی کە غەیری قورئان وەحیتر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە زۆر زۆرە لە قورئاندا، بەڵام ژمارەیەک ئەهێنینەوە ڕاستە و خۆ دەچمە خزمەتی هەندێک ئاەت کە پێویستە بە حکمی ئەوەی تەنیا پشت بە قورئان ئەبەستی بۆ بیر و ڕاکانت ئەبێ لەو ئاەتانە تێبگەیت، خۆ ئەگەر لە دەلالەتی ئاەتەکەش نەگەیشتی کە ئەوەش سروشتیە، ئەوە ئومێد دەکەم پرسیارم لێ بکەی بۆچی ئەو ئاەتەم کردووەتە بەڵگا بۆ ئەو مەبەستە. ئێستا 5 ئاەت دەنووسم، پرسیارت لەسەر هەر کامیان هەبوو بیکە و لە هەر کامێکیشان تێگەیشتبووی من پرسیارت لێ دەکەم. قورئانی: باشە فەرموو، کێشە نابێ. نێوەنجی: پەروەردگار لە قورئانی پیرۆز لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 143 دەفەرمێت: وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله وما كان الله ليضيع إيمانكم إن الله بالناس لرؤوف رحيم. وهروها پروردگار لا سورة الحشر آياتي 5 دفرميت: ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله وليخزي الفاسقين. وهروها پروردگار لا سورة التحريم آياتي 3 دفرميت: وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا فلما نبأت به وأظهره الله عليه عرف بعضه وأعرض عن بعض فلما نبأها به قالت من أنبأك هذا قال نبأني العليم الخبير. وهروها پروردگار لا سورة البقرة آياتي 187 دفرميت: أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد تلك حدود الله فلا تقربوها كذلك يبين الله آياته للناس لعلهم يتقون. وهروها پروردگار لا سورة النجم آياتي 3 دفرميت: وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. وهروها پروردگار لا سورة البقرة آياتي 187 دفرميت: من سرتا ام 5 آياتا ببالغا دزانم بو اوي که حتما جگل لقرآن پروردگار نیگای تری بو پیغمبر صلی الله عليه وسلم نردوا. دواتر اگر پیویز بو آياتي تریش باز دکین بو سلماندنی ام بابتا. بلام جارێت چ پرسیارت هەیە لەسەر ئەم 5 ئاەتە و بیکە، دوایی ئەوە دەچینە سەر ئاەتەکانی تر. قورئانی بوەستە جارێ ئاەتی یەکەمت بۆ کردووەتە بەڵگە،
ئەوە چ بەڵگەیەکی تێدایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نیگای تری جگە لە قورئان بۆ هاتووە؟ نێوەنجید زۆر باشە. وەک خۆت دەزانی ئەو ئاەتە باسی ئەو ڕووداوە دەکات کە مسلمانان سەرەتا ڕویان لە مەسجید الئەقسا بوو کە نوێژیان دەکرد. دواتر پەروەردگاری گەورە فەرمووی بۆیە سەرەتا پێمان وتن یان سەرەتا بۆمان دانابوون کە ڕوو بکەنە مەسجید الئەقسا تا بزانین کە چێ شوێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەوێت، ئیتر لەمە دوا ڕوو بکەنە مەسجید الحەرام کە کەعبەی ئێستا دەکات. بەڵگەهێنانەوەی من بەم ئاەتە لەبەر دوو سێ شتە. یەکەم، ئایا پێش کەعبە ڕووی مسلمانان لە مەسجید الئەقسا بوو؟ دووەم، بە چ بەڵگەیەک ڕووگا مەسجید الئەقسا بوو؟ سێم، کوا لە قورئاندا هاتووە کە ڕوو بکەینە مەسجید الئەقسا؟ قورئانی نا ئەوە بەڵگە نییە، چونکە هەر پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوو کراوەتە مەسجید الئەقسا، بەڵام لەبەر حەزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووگە گۆڕدراوە، وەک پەروەردگار لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 144 دەفەرمێت: قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره وإن الذين أوتوا الكتاب ليعلمون أنه الحق من ربهم وما الله بغافل عما يعملون. ئەوە تا زۆر بە وازحی و ڕوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزی کردووە ڕووگەی لە ئەقسا نەبێت، بۆیە ئەوە هیچ بەڵگە نییە. نێوەنجید بابا براجیان بەڵگەیە، چونکە وەک دەبینی دەفەرمێت وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه. ئەوەی کە دیارە لە ئاەتەکەدا جعلا پەروەردگاری گەورە بۆ قیبلەیە کە ئەقسایە. ئەپرسین کوا ئەو ئەمرە بۆ مسلمانان؟ لە قورئان کە وەحی پەروەردگارە ئەو ئەمرە وجودی نییە. ئەی ئەبێ چێ ئەو ئەمرەی کرد بێت کە ڕوو بکەنە ئەقسا؟ وەک ڕێککەوتین من نام ئەو فەرمودانە بهێنم کە چێ ئەمری کردووە. هەر قورئان پێم دەفەرمێت ئەو جعلا پەروەردگاری گەورە کەوتیەتی ڕووگەتان بە ئەقسا بێت تەنها بۆ تاقیکردنەوەی ئیمانداران بووە، بزانرێت چێ شوێن محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەوێت. کەوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری فەرمووە بۆ ئەوەی ڕوو بکرێتە ئەقسا و ئەم ئەمرەش لەلایەن پەروەردگارەوە هاتووە بۆ چونکە فەرمووی وما جعلنا. بۆیە ئەوە زۆر وازحە و ئاەتەکە دەریەخات کە جگە لەم قورئانە پەروەردگار نیگای تری بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کردووە. ئیتر خۆلادان لەم ڕاستیە منتیقی تێدا نییە، قورئانی باشە. ئەی ئاەتی دووەم کە دەفەرمێت ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله وليخزي الفاسقين. چۆن ئەو مانایی لێوەردەگیرێت بۆ کردوتە بە بەڵگە و وەجهی دەلالەتەکەی چییە؟ نێوەنجی ئەو ئاەتە زۆر ڕوونە کە باسی بەنو نەزیر دەکات کاتێک مسلمانان دەورەیان گرتن و دارخورماکانیان شکاندن و سوتاندنیانن. پەروەردگار لە قورئاندا دەفەرمێت ئەو دارانەی بڕیتانەوە بە ئیزنی پەروەردگار کراوە و پەروەردگاری گەورە ئیزنی پێدان بۆ بڕینەوە. ئەپرسین کوا ئەو ئیزنەی پەروەردگار بۆ ئەو کارە؟ کوا لە قورئاندا ئەو ئیزنە بۆ پێش چاومان ناکەوێ؟ قورئانی کورە برام ئەوە هەر بەڵگە نییە، چونکە هەموو شتێک ئیزنی پەروەردگاری دەوێ بۆ ئەوەی ڕوو بدات. ئەگەر ئیزنی ئەوی لەسەر نەبێت ڕوو نادات. بەڵێ ئەو دارانە بڕاونەتەوە ئیزنی ئەوی لەسەر بووە، وەک پەروەردگار لە چەندان شوێندا ئەوە دەفەرمێت. نێوەنجی برام ئەوە شتێکی ترە، بۆیە ئێمە دەبێت ئاگادار بین، مامەڵە لەگەڵ قورئان دەبێت بە تەدەببوڕ بێت، وەک پەروەردگار دەفەرمێت كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته. ئێمە ئەم کتێبە پیرۆز و مبارەکەمان نردووەتە خوارەوە بۆ تۆ، بۆ ئەوەی لە ئاەتەکانی ورد ببنەوە. ئەبێ ئاگامان لەو بێت کە پەروەردگار ئەو لەفظە بۆچی بەکاردەهێنێت و چۆن بەکاری هێناوە. عەزیزەکەم سەیر بکە، زۆرینەی ئەو ئیزنانەی پەروەردگاری گەورە لە قورئاندا بەکاری هێناوە بۆ شتانێکی ناسروشتی و عەکسی عادەت بووە.
بۆ نمونە پەروەردگار لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 49 دەفەرمێت ورسولا إلى بني إسرائيل أني قد جئتكم بآية من ربكم أني أخلق لكم من الطين كهيئة الطير فأنفخ فيه فيكون طيرا بإذن الله وأبرئ الأكمه والأبرص وأحيي الموتى بإذن الله وأنبئكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين. تەماشاکە ئەوەی درابوو بە ئیسا پێغەمبەر عەلەیهی سەلام موعجیزە و شتانێک بوو عەکسی عادەتی ناوخەڵک بوون کە لە قوڕ شێوەی باڵندە دروست بکات و فوی پێدا بکات و ببێتە باڵندەیەک و بفرێت. ئەگەر تەمەشا بکەیت لە ڕوویەکەوە ئەم کاری بڕینەوەی دار و درەختانەش لەم کارەی ئیسا دەچێت چونکە ئەسڵ ئەوەیە کە مسلمان نابێت دار و درەخت ببڕێتەوە. قورئانیش زەمی ئەو جۆرە کەسانەی کردووە کە حەرث و نەسل وێران دەکەن بۆیە مسلمانان نابێت ئەوە بکەن تا پەروەردگار ئیزنیان نەدات و پێیان نەڵێت لە ڕێگەی پێغەمبەرەکەیەوە دەی کە کارەکە کراوە کەواتە پەروەردگار ڕێگەی پێداوە پێیان کە ئەو کارە بکەن. پەروەردگار ئەو ڕێگەدانە دەداتە پاڵخۆی و هۆی ئیزنەکەش باز دەکات کە ڕیسواکردنی ئەو کەسانەیە کە نافەرمانی پەروەردگاریان کردووە. دەی خۆ دیارە ئەم ئیزنە لە قورئاندا نییە ئەی لەکوێدایە بۆچێ هات ئەم نیگا ئاسمانیە بۆ پێغەمبەری پەروەردگار نەبێت. قورئانی ئەو ئاەتە زۆر نابێتە بەڵگە ئەمیش هەروەک هەموو ئەو ئاەتانەی تروایە کە باسی ئیزنی پەروەردگار دەکەن بۆ ڕوودانی ڕووداوەکان بۆیە داواکارم دەست هەڵگری و بچیتە سەر بەڵگەی سێمت کە ئاەتی ئوحیل لەکم لەیلەتە الصیام الرەفەث إلى نسائکما. ئەی ئەم ئاەتە چۆن دەبێتە بەڵگە بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وحیتری بۆ هاتووە جگە لەم قورئانە. نێوەنگیر براکەم ئەوە زۆر ڕوونە ئاەتەکە باسی ئەوە دەکات کە پێشتر دروست نەبووە بۆ ڕۆژڕەوان کە لە شەوی ڕەمەزاندا سەرجەیی بکات لەگەڵ خێزانەکەیدا بەڵام بەم ئاەتە ئەو قەدەغەکردنە لا دەبات هۆی لابردنیشی ئەو قەدەغە بوونەش باز دەکات کە دەفەرمێ علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن. پەروەردگار زانی کە ئێوە ناپاچی لە خۆتان دەکەن و خۆتان تووشی گوناه دەکەن و سەرجەیی لەگەڵ خێزانەکانتاندا دەکەن بۆیە چوونە لای خێزانەکانتانی بۆ حەڵالکردن لەمە و دوال لە شەوانی ڕەمەزاندا بچنە لایەن و بە شوێن ئەوەدا بگەڕێن کە پەروەردگار بۆی بڕیارداون. پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئەم تەحریمی جوودبوونە لەگەڵ خێزانەکانیاندا بە چ نەسێک بۆ لە قورئاندا بۆچی لە قورئاندا ئەو دەقا بوونی نییە؟ دەی دیارە ئەبێت ئەو ئەمرە لەلایەن پەروەردگارەوە هات بێت بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە خۆ جگە لە پێغەمبەر کەس مافی ئەوەی نییە بە ناوی پەروەردگارەوە فەرمانێکی وا بدات بەسەر مسلماناندا کەواتە ڕوون ئەبێ ئەو فەرمانە لە ڕێگەی سنەتی پێغەمبەری خواوە بوو بێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەمری کرد بێت کە جوودبوون لە شەوی ڕەمەزاندا حرام و قەدەغەیە. ئەم ئەمرەش قورئان دانی پێدا دەنێت و ئەو ئاماژەیەش ئەدات کە پەروەردگاری گەورە قبوڵی بووە لەبەر ئەوەی خۆی فەرموویەتی نیگای کردووە بۆ پێغەمبەرەکەی کە ئەفەرمێ ئوحیل لەکم واتە حەڵال کرا بۆتان کەواتە پێش ئەوە حرام بووە پاشان ئەفەرمێ وعەفا عنکم واتە خوا لێتان خۆش بوو. ئەگەر ئەو جوودبوونە حرام نەبوو بێت چۆن پەروەردگاری گەورە تاوانی بۆ نووسیون و تا ئێستا لێیان خۆش ببێت؟ وەک وتم لە سەرەتادا بابەتە دەبڕ و لێکۆڵینەوە بچینە خزمەتی ئەم قورئانە. خۆ ئاگادارە وردبوونەوە لە قورئان شیفای بۆ دڵەکانمان و وەرامیشە بۆ تەواوی گومان و ئیشکالاتەکانمان. وەک ئیبن تەیمیەش دەفەرموێ کلی لە بۆکردنەوەی قوفلی دڵەکانیشمان چونکە پەروەردگار ئەو وعدەی داوەکە دەفەرمێت ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان ئەم عەلا قولوب ئەقفالوها. قورئانی باشە ئەی ئاەتی چوارەم چۆن دەکەیتە بەڵگا
کە دەفەرمێت وإذ أصر النبي إلى بعض أزواجه حديثا تا دوایی نێوەنگیر. برا بەڕێزەکەم، ئەم ئاەتەش لە ئاەتەکانی پێشتر ڕوونترە لەوەدا کە بەڵگەی حاشا هەڵنەگرە بۆ ئەوەی پەروەردگار غەیری قورئان وحیتری بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردووە. بەڵام پێم باشە سەرەتا هەندێک پرسیارت لێ بکەم. وشەی عەلیم خەبیر وەسفە بۆ چێ؟ قورئانی. هەڵبەتە ئەوە ئەو کەسەیە کە هیچ شتێکی لێ ناشاردرێتەوە کە پەروەردگاری گەورەیە جەلە جەلالوه. نێوەنگیر: بارەکە الله زادەکە الله عیلمە. برا ئەو ڕووداوە من ناچمە نێو ڕیوایەت کە چی بووە لە نێوان دایکمان حەفسە و دایکمان عایشەدا، لەبەر ئەوەی پەیمانماندا کە جگە لە قورئان سەرچاوەی تر نەکەین بە بەڵگە بۆ بابەتەکە. بەڵام خۆ لە ئاەتەکەدا دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی لە لای خێزانێکی کە حەفسەیە بەنهێنی داناوە. خێزانەکەشی چووە بڵاوی کردوێتەوە لای دایکمان عایشە. پەروەردگاری گەورەش بە پێغەمبەر صلی الله عليه وسلمی فەروا کە نهێنیەکەت کەشف کراوە و بڵاو کراوەتەوە. وا دیارە ئەوەش بە درێژی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتراوە. حەفسە خێزانەکەی پێغەمبەری شکی کردووە کە عایشە پێی وتبێت. بە پێغەمبەر صلی الله عليه وسلمی وت ئەوە چێ پێیوتی کە من کەشفم کردووە و ئاوام وتووە؟ پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی ئەو پەروەردگارەی کە عەلیم و خەبیرە ئەم هەواڵەی پێداوم. باشە براگیان، ئەو وتانەی پەروەردگاری گەورە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتراوە کە قورئان بە وازحی دەیفەرمێ کە پێی وتراوە کوان لە شوێن ئەو وتانە؟ لە قورئاندا بۆ بوونی نییە. ئەگەر لە قورئاندا نەبێت ئەی لە کوێی تردا لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت. براگیان، ئەوەیان لەوانی تر ڕوونترە، بۆیە ڕاکردن نییە لێی. خۆت دەزانی کە شتێکی شاراوە لە نێوان دوو خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی داوە. العەلیم الخەبیر کە پەروەردگاری گەورەیە بە پێغەمبەر صلی الله عليه وسلمی وتووە. ئەو وتانە ئەگەر هی خوا بێت ئەوە دیارە وەحی پەروەردگارە، وەحیش لای تۆ تەنها قورئانە. دەیکەواتە بۆ ئەوە لە قورئاندا تۆمار نەکراوە. ئەوە دەری دەخات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگەل لەم قورئانە نیگای تریشی بۆ هاتووە لەلایەن پەروەردگاری عەلیم و خەبیرەوە. لە ڕاستیدا ئاەتی تریش هەن لە قورئاندا ئەمە بەستە ڕوون ئەکەنەوە و ئەی سەلمێنن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم نیگای قورئانی بۆ هاتووە لەلایەن پەروەردگارەوە، هەم نیگای فەرمودەشی بۆ هاتووە لەلایەن پەروەردگارەوە. بەڵام ئەم پێنج ئاەتە پێشەنگن بۆ باسەکە و ئەگەر پێویست بوو ئەوە ئەوانی تریش باز دەکەین بۆ زیاتر ڕوونکردنەوە. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات. دووەم، ئایا ئەو وەحیە مولزیم بووە یان نا؟ لاپەڕا 101. نێوەنگیر: بەڕێزەکەم، ئەوە پێکەوە ئەوەمان بیر خۆمان هێناوە کە هەر قورئان دەیان ئیشاراتی تێدا کە سەلمێنەری ئەوەن. غەیری قورئان وەحی و سروشتی تر جگەل لە قورئان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە. تۆش لەگەڵ ئەمەیت؟ قورئانی: بەڵێ، دەکرێت وا بڵین، بەڵام ئەکرێت بوترێت تەواوی ئەو ئاەتانە نەسخ کراونەتەوە و نەماون، هەمیان منسوخن، چونکە پەروەردگاری گەورە لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 106 دەفەرمێت: ما ننسخ من آية أو ننسها نأت بخير منها أو مثلها ألم تعلم أن الله على كل شيء قدير. بۆیە تەواوی ئەو وەحیانەی تر منسی و منسوخن ئەوەی ماوەتەوە و ئەبێ معیار بێت بۆ ئێمە تەنیا قورئانە. تۆش پێدوانیە؟ نێوەنگیر: لەسەرەوەی کە نەسخە و منسیە دواتر ئەچینە ناو ئەو بابەتە و مناقەشەی لەسەر دەکەین. بەڵام حەز دەکەم وەرامی ئەوەم بدەیتەوە، ئایا وەحی و سروشتی تر هاتووە بۆ پێغەمبەر جگەل لە قورئان؟ قورئانی: بەڵێ هاتووە، ناکرێت نوکۆڵی لێ بکرێت. نێوەنگیر: دەی دەبێت ئێستا بچینە سەر ئەوەی کە ئایا ئەو وەحیانەی دیکە ملزیم بوون یان نا؟ قورئانی: بەڵێ ملزیم بوون بۆ ئەو کات، بەڵام بۆ ئێستا نا، چونکە منسوخن. نێوەنگیر:
باش الحەمدولله تا شوێنێکی باش هاتوین کەوا تۆش دان ئەنێیت بەوەیدا کە وەحیدی کە غەیری قورئان هاتووە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم و ملزیمیش بووە بۆ مسلمانان. نێوەنجی ببوورە ئەگەر یەکێک لێت بپرسێت تۆ چۆن دەڵێی نیگای تر جگەل لە قورئان هاتووە بۆ پێغەمبەر و ئەو نیگانەش ملزیم بوون بۆ مسلمانان، چۆن ئەی سەلمێنی قورئانی؟ بەڵێ بۆ نمونە ئەو دووسێ ئاەتەی تۆ هێناتەوە پەروەردگاری گەورە پێشتر لە شەوی ڕەمەزاندا جوودبوونی لەگەڵ خێزانان حرام کردبوو. ئەوەش بەڵگەیە بۆ ئەوەی کە مسلمانان ملزیم بوون بەو ئەمرەوە. ئەوە تا حەرەج و ماندوێتی بۆ دروست کردبوون. هەندێکیشیان کەوتونەتە ناو گوناهەکەوە و تاوانبار بوون، وەک پەروەردگار دەفەرمێت فتاب عەلەیکم وعەفا عنکم، لێتان خۆش بووم و گوناهەکەم بۆ سڕینەوە. کەواتە ئەو حکمانە حکمی ئیلزامی بوون. نێوەنجی بارك الله وزادك الله علما. زۆر باشە، کەواتە نایەوێ نمونەکانی تر باز بکەین، چونکە بەڕاستی هەمویان نیشانی دەدەن کە وەحی غەیری قورئان هاتووە بۆ پێغەمبەر و هەمووشی ملزیم بوون لەسەر مسلمانان. سێەم لاپەڕا 103 ئایا پێغەمبەر صلى الله عليه وسلم مافی یاسادانانی پێدراوە؟ نێوەنجی دەی باشە ئەوە لەوەش بووینەوە کە غەیری قورئان وەحی بووە و وەحیەکەش ملزیم بووە. ئەمە لەفا تەواو دادەخەین و ئەچینە سەر بابەتێکی تر کە ئایا قورئان حەقی ئەوەی داوە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە حکمی شەرعی دەربکات و یاسا دابنێ ڕاستەوخۆ زیاد لە ئەوەی قورئان فەرموویەتی، یان پێغەمبەر صلى الله عليه وسلم تەنیا بەلاغ و ئاگادارکردنەوەی لەسەر بووە بۆ ئەو حرام و حەڵاڵانەی لە قورئاندا دانراون. قورئانی برای بەڕێزم ئەو پرسیارە مەتاتیە، چییە دەیکەی؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم نێردراوی پەروەردگارە و پەروەردگاریش لەناو ئەو هەموو مرۆڤە ئەوی هەڵبژاردووە کە بیکاتە پێغەمبەر. بەڵام ئیتر ئەوە پێغەمبەرە و نامەهێنەرە نەک خۆیەکی تر. لە پاڵ قورئاندا ئەویش بڵێت من هەموو ئەبێ کار بە فەرمودەکانم بکەن تا کار بگاتە ئەوەی فەرمودەکانی نەسخی قورئان بکات، وەک لە زۆربەی مەسادیری حەشەویەکاندا ئەیبینین. بۆی لە ڕاستیدا پێغەمبەر صلى الله عليه وسلم تەنیا ئەوەی لەسەر بۆ قورئان بگێنێت و قورئان هەرچی پێوتووە ئەو کردوویەتی و ئەمری پێکردووە و هەرچی نەهی لێکردووە نەیکردووە، نەهیشی لێکردووە. پێغەمبەر صلى الله عليه وسلم نەیتوانیوە هیچ حکمێک بدات کە قورئان نەیوت بێت. نێوەنجیر براجان پرسیارەکەی من مەتاتی نییە، بەڵکو جوابەکەی تۆ زۆر مەتاتیە. وەرە با پێکەوە بچینە خزمەتی قورئان و بزانین چیمان پێدەفەرمێت. بۆ نمونە پەروەردگار لە سوورەی ئەلئەحزاب ئایەتی 21 دەفەرمێت ئەم ئایەتە مانای چییە و تۆ چۆنی لێ تێدەگەیت و زەحمەت نەبێت تەفسیری بکە بۆمان. قورئانی ئەوە دیارە پەروەردگاری گەورە پێغەمبەر دەکاتە ڕێنمونی بۆمان و دەیکاتە باشترین نمونە کە ئێمە چاوی لێ بکەین. ئەمەش هەمووی لە قورئاندا هاتووە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم چۆن بووە. بۆ نمونە کە دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئەمە بۆ خۆی چەند سیفەتێکی پێغەمبەرە صلى الله عليه وسلم، چاک لەگەڵ خەڵکی، بەخشندە لە کاتی تووڕەیی، دوور لە ڕق و کینە، و هەم وەک ئاەتی وإنك لعلى خلق عظيم، و چەندان ئاەتی تر کە لای تۆش ڕوونە پێغەمبەر صلى الله عليه وسلم لەو سیفەتانەدا ئوسوەیە و باشترین پێشینەیە کە چاوی لێ بکەین. نێوەنجیر ئێکەوایە پەروەردگار ئەمر دەکات ئێمە چاوی لێ بکەین، پێش دوایە ئەوەی لە قورئاندا هاتووە کە سیفەتی پێغەمبەرن صلى الله عليه وسلم تەنها وەک خەبەرێک مامەڵەی لەگەڵ ناکەیت، بەڵکو شوێنی دەکەویت و وەک ئەو دەکەیت، چونکە پەروەردگار ئەمری کردووە شوێنی بکەویت و ئەو بکەیتە ئوسوە و ڕێبەری خۆت، چاو لە ئاکار و مامەڵەی ئەو بکەیت. واتە ئەگەر زانیت شتێک یاخود ئاکارێک پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەنجامی داوە، تۆ ئەنجامی دەدەیت، چونکە پەروەردگاری گەورە ئەوی کردووەتە ئوسوەی حەسەنە بۆ ئێمە. قورئانی بێگومان بڵێ قورئان ئەو وەسفانەی کە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلمی کردوون هەموو قەطعین و سابتن، بۆیە لە هەموو ئەوانەدا شوێنی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکەوم، ئەگەر کردبێتی دەیکەم و نەیکردبێت نایکەم. نێوەنجی دەی زۆر باشە ئەوە پێکەوە ئەومان سەلمان کە دەبێت پێغەمبەر صلى الله عليه وسلم
قودوە و پێشەوامان بێت لە ئاکار و کردەوەکانیدا شوێنی بکەوین کەوایە ئێستا کاتی ئەوەیە بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم توانیویەتی یاسایەک دابنێ کە لە قورئاندا نەهاتووە سەرەتا با بپرسم بزانم تۆ ڕاتوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیری قورئان هیچی تری وتووە لە دیندا واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیجتیهاداتی کردووە قورئانی بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیری قورئان شتی تری وتووە وەک هەموو مرۆڤێک قسەی کردووە وەک هەموو مرۆڤێک تێگەیشتنی هەبووە بۆ ئاەت وەک هەموو مرۆڤێک ئیجتیهادی کردووە چەندین جاریش هەڵەی کردووە و پەروەردگاری گەورە بۆی ڕاست کردووەتەوە ئەگەر وەحی بوایە هەڵەی نەدەکرد بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک چۆن قورئان دەفەرمێت کە بە خەڵکی فەرمووە من مرۆڤێکم وەکو ئێوە تەنها جوداوازی من لەگەڵ ئێوەدا ئەوەیە کە من وەحی و سروشم بۆ دێت نێوەنجی براجان ئەوەی تۆ دەیڵێ هەمووی بەڵگەن لەسەرت نەک لە بەرژەوەندیت بۆ نمونە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵەی کردووە و ئەڵڵا لۆی ڕاست کردووەتەوە کەوایە پەروەردگار هەموو ئاکارەکانی پێغەمبەری بەدین زانیوە لە هەر شوێنە گوت ئیجتیهادێکی بەشەری کەوتوبێتە هەڵەوە ئەوە پەروەردگاری گەورە دەست بەجێ بۆی ڕاست کردووەتەوە کەوایە تەواوی ئاکارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواون هەڵەکانیشی دیاریکراون و ڕاستکراونەتەوە بۆیە پەروەردگار وەک پێشووتر باسمان کرد ئەمری پێفەرمووین کە شوێنی بکەوین و بیکەینە پێشەوای خۆمان وەک ئەوەی کە دەیڵێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیجتیهادی کردووە وەک هەموو مرۆڤێک زۆر سەیرە ئەو حەقە دەدەیتە خۆت ئیجتیهاد بکەیت و خەڵکی شوێنت بکەون کەچی ئەو حەقە نادەیتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیجتیهاد بکات و خەڵکی شوێنی بکەون قورئانی کاکە ئەمە بابەتەکە ئاڵۆز دەکات خۆت دەزانی کە قورئان دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مرۆڤێک بووە و وەک ئێمە تەنها جوداوازی لەگەڵ ئێمە وەحی و سروش بووە ئیتر وەحیش کە قورئانە کەوایە فەرقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئێمە تەنها قورئانەکەیە نەک ئیجتیهادی بەشەری بۆیە وابزانم قسەکانم ڕوونە نێوەنجی برای بەڕێزم ئەوەی کە پێم وایە مناقەشەکە یەکلایی دەکاتەوە ئەویش ئەوەیە کە تەفسیری ئەم ئاەتەم بۆ بکەیت کە پەروەردگار لە سوورەی ئەننیسا ئاەتی 59 دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا قورئانی زۆربەتان ئەو ئاەتانە دەکەنە بەڵگە بۆ ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک خوای گەورە دەبێت بەگوێی بکرێت لە کاتێکدا کە لە ئاەتەکە ورد دەبینەوە دەبینین کە ئەو ئاەتە باسی دوو جۆر گوێڕالی و تاعە دەکات یەکێکیان بۆ پەروەردگارە و ئەوی تر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەلی ئەمرە و پێغەمبەر و وەلی ئەمریش لە حاڵی ژیانیان بەگوێیان دەکرێت بۆیە هەموو ئەو ئاەتانەی تریش دەبینین هەموو واجبکردنی ئیطاعی ڕەسوولە واتە لە حاڵی پێغەمبەراتیەکەیدا واجب و ئیتیباع وەک وەلی ئەمری مسلمانان کە لە کاتی حکمیدا واجبە گوێڕالی بکرێت بەڵام لە کاتێکدا کە بە هەر هۆکارێکی شەرعی دەستی لە کار کێشایەوە یان مرد و یەکێکی تر بوو بە وەلی ئەمر ئیتر گوێڕالی ناکرێت نێوەنجیر بەڕێزەکەم ئەوەی تۆ دەیڵێت کاتێک ڕاستە کە ئاەتی 52 سوورەی ئەننور کە دەفەرمێت ومن يطع الله ورسوله ويخشى الله ويتقه فأولئك هم الفائزون وهاوشێوەکانی نەهات بێت بەڵام کە ئەم ئاەتە هەیە و ئەو ئیستیدلالەت هەڵەیە هەر لەبەر ئەوەی دوو جار ئیطاعە و گوێڕالی باس کردووە لەبەر ئەوە دوو جۆر بن ئەوە هەڵەیە چونکە ئەوەتا لەو ئاەتەدا زۆر بەڕوونی دیارەکە ئیطاعی پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەک ئیطاعە و گوێڕالی هێناویەتی وەک لە ئاەتێکی تردا کە دەفەرمێت من يطع الرسول فقد أطاع الله کە دیارە هەر کەسێک بەگوێی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد بێت
کەوا بەگوێی پەروەردگاری کردووە بۆیە پێم وتی تەفسیری ئەو ئاەتە بکە بۆ ئەوەی نەکەویتە ئەو هەڵەیەوە کە کردت وەرە با پێکەوە تەفسیری بکەینەوە پەروەردگار کە لە سوورەی ئەننیسا ئاەتی 59 دەفەرموێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا ئەوەتا پەروەردگاری گەورە دەفەرمێت ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە گوێڕالی پەروەردگار و گوێڕالی پێغەمبەر و فەرمانڕەوەکانتان بکەن کە لە خودی خۆتانن جارێ با لێرەدا هەڵوێستەیەک بکەین من پێم وایە ئەمە سێ جۆر ئیطاعەیە یەکێک هی خوایە کە لە قورئاندا ئەمرەکانی دەبینین واجبە گوێڕالی بکەین یەکێکی تر هی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەبێت بەگوێی ئەویش بکەین لە شتێکدا کە غەیری قورئانە چونکە ناگونجێت پەروەردگار بفەرمێت بەگوێی قورئان بکەن هەروە بەگوێی قورئان بکەن دووجار ئەوە بفەرمێت بۆیە گوێڕالی پێغەمبەر صلی الله علیه وسلم غەیری قورئانە کە ئەویش پێم وایە وتەکانی خۆیەتی کە ناو دەبرێن بە سوننە و فەرموودە و حەدیث و ئەو ناوانەی تر قورئانی براجان با نەکەوینە سەفسەتەوە وەک چۆن وەلی ئەمر تاعەی لە حاڵی حەیاتیدا واجبە پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم تاعەی لە حاڵی حەیاتیا واجبە ئەمە قسەکەی منە ئایا ئێستا تۆ بەگوێی قسەکانی سەددام دەکەیت ئەی کە مابوو لە ژیاندا کە هەموو عێراق بەگوێیان نەدەکرد ئایا ئێستا تۆ بەگوێی قسەکانی سەددام دەکەیت ئەی کە مابوو لە ژیاندا هەموو عێراق بەگوێیان نەدەکرد نێوەنگیر براجان تەعاملی تۆ و گوێڕالی تۆ بۆ قسە و هەڵوێستەکانە واتە دەبێت قسەیەک بکرێت پاشان گوێڕالی ئەو قسەیە بکەیت کاتێک دەڵێیت گوێڕالی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکە واتە گوێڕالی قسەکانی بکە خۆشت دەزانی ئەسڵ لە قسەدا نەمری و زیندویە وشە و قسە نامرن ئەسڵ تێیاندا حەیاتە وەک چۆن زانایان دەفەرمون الاجتهاد لا يموت بموت صاحبه بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستا پێغەمبەری تۆیە و پێغەمبەری هەموو مرۆڤەکانی دوای ئێمەشە وەک سەددام و فەرمانڕەوەکان نییە کە مردون و ئێستا فەرمانڕەوای ئێمە نین ئەگەر فەرمانڕەوا بوونایە بەو مەرجانێک کە لە ئیسلامدا دانراوە بۆ فەرمانڕەوایەتی ئەوە واجب بوو کە گوێڕالیان بکەین بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەرمانە بە مردنی واتە ئەوە نییە کە بە ڕەسوولی خوا نەماوە ئێستاش هەر پێغەمبەرمانە کەلام و فەرمایشتەکانیشی زیندون و هەر ماون کەوایە گوێڕالی واجبە زیاد لەوانەش تۆ ئەم جیاکاریەت لەکوێ هێنا بڵێ تاعەی خوا بۆ کتابی خوایە نەک زاتی خوا بەڵام تاعە بۆ پێغەمبەر بۆ زاتی پێغەمبەرە نەک کەلامی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتێکدا کە معلومە احتیکام بۆ پەروەردگار و گوێکردن و گوێڕالیکردن بۆ پەروەردگار مەبەست پێی زاتی پەروەردگار نییە بەڵکو قورئانە چونکە خۆ کەسمان دەستمان ناگاتە پەروەردگار و ناتوانین بچین بۆ ئاسمان و پەروەردگاریش ئەو داوایەمان لێ ناکات و کەسیش لە سەردەمی دابەزینی نیگای پەروەردگارداوە حاڵی نەبووە لەو فەرمانە قورئانیە نە پێغەمبەر و نە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەمان شێوە معلومە احتیکام بۆ پێغەمبەر و گوێگرتن و گوێڕالیکردن بۆی مەبەست پێی زاتی پێغەمبەر نییە بەڵکو فەرمایشتەکانیەتی چونکە خۆ هەموو کەسێک تەنانەت لە ژیانی پێغەمبەریشدا دەستی نەگەیشتووەتە پێغەمبەر و نەیتوانیوە بچێت بۆ مەدینە و گوێ بۆ خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگرێت پەروەردگاریش ئەو داوایی لێ نەکردوون و کەسیش لە سەردەمی دابەزینی نیگای خوادا وا حاڵی نەبووە لەو فەرمانە قورئانیە نە پێغەمبەر و نە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر ئەم تەویلە دوور و ناواقیە جەنابەت جگە لە خۆ دزینەوە لە پێغەمبەر و فەرمایشتە پڕ حیکمەتەکانی چیترە قورئانی بە هەر حاڵ بەڵگەی تر چی هەن چونکە هێشتا بەڵگەکانت لەسەر ئاستی سەلماندنی داواکەتدا نییە نێوەنگیر زۆر باشە بەڵگەکانم چەندان ئاەتن بۆ نمونە یەکەم ئاەتی پەنجاویەکی سوورەی ئەننور کە دەفەرمێت
إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا وأولئك هم المفلحون. ئەوەتا پەروەردگاری گەورە دەفەرمێت گفتاری ئیماندارانی ڕاستەقینە ئەوەیە کاتێک بانگ دەکرێن بۆ لای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم یەکسەر دەڵێن بیستمان و گوێڕایەلی دەکەین باشە ئەوە معلومە حکمی پەروەردگار قورئانە ئەی حکمی ڕەسوول چییە؟ دووەم ئایەتی 36 سوڕەی الأحزاب کە دەفەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. ئەوەتا پەروەردگار دەفەرمێت بۆ هیچ مسلمانێکی ژن و پیا و حەڵاڵ نییە کە سەرپشک بن لە ئەنجام یان ئەنجام نەدانی کارێک کە پەروەردگار و پێغەمبەرەکەی ئەمریان پێکرد بێت و هەر کەسێکیش بێگوێیی پەروەردگار و پێغەمبەرەکەی بکات ئەوە کەوتووەتە سەر لێ شێواویەکی ڕوون و دیارەوە. باشە دەپرسم پەروەردگار ئەمری بە هەر شتێک کرد بێت لە قورئاندا بووە ئەی پێغەمبەرەکەی لەکوێدا ئەمری کردووە؟ ئەگەر دەڵێی دەگونجێت پەروەردگاری گەورە مەبەستی بە ئەمرەکەی پێغەمبەریش هەر قورئان بێت دەیکەواتە بۆچی ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێدەکات؟ بۆچی هەر تەنیا نەیفەرمووە ئیذا قەضى الله ئەمرە کە دیارە ئەوەی نەوتووە و پێغەمبەری زیاد کردووە لەبەر ئەوەی ئەوە واقعیە و حەشوون نییە لە کەلامی پەروەردگاردا. سێەم پەروەردگار لە سوڕەی التەوبە ئایەتی 29 دەفەرمێت قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يحرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق من الذين أوتوا الكتاب حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون. ئەوەتا پەروەردگار دەفەرمێت لەگەڵ ئەوانە بجەنگن کە باوەڕیان بە پەروەردگار و بە ڕۆژی دوایی نییە و ئەو شتانە بە حرام نازانن کە پەروەردگار و پێغەمبەرەکەی حرامیان کردووە. تەماشاکە پەروەردگار فەرمووی ولا يحرمون ما حرم الله ورسوله تحریم کە حکمێکی شەرعیە پەروەردگاری گەورە دەیداتە لای خۆی و لای پێغەمبەرەکەی دەی ئیتر یانی چی ئەمر و نەهیەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هر او امر نهيانن كپروردگار لقرآن دا باسی کردون. اما وقوتم خود زینو نبید لپیغمبر و امر نهیکانی ای چی ترا قرآن چند ورد وق معجزه چیج ام هلوستانا وینا دکاتو پروردگار لقرآنی پیروز زور برونی لسوره النور آیتی 63 دفرمیت لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا قد يعلم الله الذين يتسللون منكم لواذا فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. چوارم ئەو بابەتە فقهیانەی کە قورئان قسەی تێدا نەکردووە. نێوەنجید ئەوە لەوە بووینەوە کە بیسەلمێنین پێغەمبەر صلی الله عليه وسلم مافی یاسادانان و تەحریم و تەحلیلی پێدراوە. بەڵام بۆ زیاتر سەلماندن پێم خۆشە لەسەر کۆمەڵێک بابەتی فقهی قسە بکەین کە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت تۆ ناتوانیت هیچ قسەیەکی لەسەر بکەیت. قورئانی زۆر باشە بەڵام وەک ئەوەی دیارە پەروەردگار لە قورئاندا تەواوی حکمەکانی بەیان کردووە. بەڵام پێم خۆشە بزانم کە ئایا هیچ بابەتێکی فقهی هەیە کە قورئان بەیانی نەکرد بێت؟ نێوەنجیر براجان ئەو بابەتانەی کە قورئان بێدەنگەتیاندا و بەیانەکەی داوەتە دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زۆرن. با بۆ تەواوکردنی ئایەتی
من يطيع الرسول فقد أطاع الله تدبرێکی زیاتر بکەین چونکە بەگوێکردنی پێغەمبەریش وەک بەگوێکردنی پەروەردگارە ئەو حکمانەی کە پەروەردگار لە قورئاندا بەیانی نەکردوون لە ڕێی پێغەمبەرەکەیەوە بەیانی کردووە و پەروەردگاریش ئەوەی بە واجبی نیگا لە قەڵەم داوە وەک لە سوورەی ئەلقیامە ئاەتی 16 تا 19 دەفەرمێت لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه سادەترین نمونە نوێژە بەڕاستان وەک قورئانیەک باسێکی نوێژمان بۆ بکە چۆنیەتەکەی و کاتەکانی و ئەوەی دەیزانی لەسەر نوێژ بۆمان باز بکە قورئانی بەڕێزەکەم قورئان زۆر بەڕوونی باسی نوێژی کردووە و حکمەکانی بەیان کردووە بەڵام هەموو ئەوانەی سوننە بە بەڵگە دەزانن ئەم پرسیارە دەکەن دەڵێی هەنجوینیان لە داردا دۆزیوەتەوە بۆ نمونە پەروەردگاری گەورە ئەمر بە نوێژ دەکات و دەفەرمێت أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا إنجا قرآن زور بروني إشارتي داوة درباري نويج بون منا كاتكاني نويج وقد فرميت وأقم الصلاة طرف النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين أوتا پەروەردگاری گەورە لەو ئاەتەدا زۆر بەڕوونی کاتەکانی نوێژی دیاری کردووە ئەگەر تەماشای قورئانیش بکەین دەبینین کە ڕکوع و سوجود تەواوی هەیئاتەکانی تێدا باس کردووە بەڵام جیاجیان بۆ ئەوەش ئەگەر تەماشای قورئان بکەین هەموو دینە ئاسمانیەکانی پێشوو هەمانە نوێژی ئێمان لەسەر واجب بووە بۆیە ئەمە سوننەیەکی عەمەلی متەواتیرە و هەموو لە هەموو وەری دەگرێت واتە عامە لە عامەوە بۆیە ناکرێت و ناگونجێت بوترێت قورئان سەبارەت بە نوێژ نەدواوە بەڵکو قورئان زۆر بەڕوونی باسی لێوە کردووە نێوەنجی باشە براجان ئەوە کەی وەرامی پرسیارەکەی منە نوێژ کە فەرز کراوە لەسەر مسلمانان نابێت لە قورئاندا باز بکرێت کە چۆن نوێژ بکەن و بەیانی چۆنیەتی و چەندیەتیەکەی بکات مگر قرآن نافرمي فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه دي خود يارا أم وعد إلهيا هاتوتدي إن الله لا يخلف الميعاد فلا تحسبن الله مخلف وعده رسله ولن يخلف الله وعده دي كوا أو بياناني قرآن بوتسونيتي وتسنديتي نويج لقرآن دا آخر أمهم وأذكار وأوراد وحركاتا أكين كلا نويج دا لتشي ورمان قلتوا لقرآن يان لسنة بويا براي بريزم ناكرت بشتي كناوت ناو السنة متواتري عملي خود لورامك بتزيتوا باش السنة متواتري عملي چي أي كات أم تواتر اللتين يكدا كبيغمبر صلى الله عليه وسلم أبيت آحاد خو قريش همان أو نوجيان ندكر بيغمبر صلى الله عليه وسلم آحادو لدواي أو تواتري كردوا كوايا أبيت بيغمبر چه فيري كرد یان ئەو لەکوێوە هێناوێتی با پرسیارێکی تری جەوهەری بکەین ئەیمێن بۆ نمونە بچمە ئەفریقا و خەڵکێک مسلمان بکەم چۆن فێری نوێژیان بکەم بچم فەرمودەکانی چۆنیەتی نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بخوێنمەوە بۆیان یان سێ چوار پاز پڕ بکەم لە مسلمانان بۆ ئەوەی لە بەرچاویان سوننەیەکی متەواتری عەمەلی بکەن تا ئەو نۆ مسلمانانە فێری نوێژ بکەن بەڕاستی پێویست ناکات لەسەر هەر پرسیارێک هێندە بوەستین بۆیە ئەگەر قسەت نەماوە با بچینە سەر نمونەی دووەم قورئانی فەرموو نێوەنگیر باشە ئەوە چۆنیەتی زەکات و چەندێتی و لە چی دەدرێت و کەی دەدرێت و تا دوایی وازی لێ دەهێنین چونکە هەر وەک نوێژەکە وایە سوننەیەکی متەواتری عەمەلیە و سەلماندنیشمان کە ئەوە متەواتر نییە بەڵکو ئاحادە و لە پێغەمبەرەوەیە بۆیە ئیطاعی واجبە وەک ئەویش زەکات دەدەین بەڵام با بپرسم تۆ ئامادەی پوری خێزانت بخوازیت قورآن لەنێو محەڕەمات و حەرامەکاندا باسی ئەم نیکاحەی نەکردووە تۆ ئامادەی خوشکی شیری و پوری شیری و خزمانی شیری خێزانت بخوازیت ئامادەی خوشکی شیریت بخوازیت خۆ هەموو ئەوانە قورآن لەسەری نەدواوە و بەیانی نەداوە قورئانی نەخێر ئامادە نیم چونکە عورف لێرەدا قازیە و وەک پەروەردگار دەفەرمێت خذ العفو وأمر بالعرف بۆیە ئەگەر عورفێک مخالفی قورآن نەبێت کێشەی نییە هەر بۆی ئەگەر لە نێو خەڵکیشدا سادە ببێتەوە پوری خێزان بهێنرێت لای منیش ئاساییە پوری خێزانم بهێنم و هەموو ئەوانەی تریش کە بەشیر کراون بە خزم و کەسی من
تەنها ئوممەهات و ئەخەواتن کە قورئان باسییان دەکات و ئەجینا ئەوانی تر نابنە خزم و کەسی من و بۆ من هێژن و ژنخوازیان لەگەڵدا بکەم. نێوەنگیر زۆر باشە، ڕەنگە بتوانین لەمەش بە عورف خۆت بپەڕێنیتەوە، هەرچەندە دەزانی هەموو ئەو ئاحکامانە قورئان لێیان بێدەنگە و سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەڕوونی باسی کردوون. بەیانە بەهۆی قورئانەوە نەکراوە، بەڵکو بەهۆی پێغەمبەرەوە کراوە. تۆش پێشتر دانت ناوە بۆدا کە جگەل لە قورئان نیگایەکی تری ملزیم بۆ پێغەمبەر هاتووە. بەڵام با پرسیارێکی ڕوونتر بکەم، بەینی خۆت و پەروەردگار کە خێزانت دەکەوێتە حەیز و بێنێژیەوە یان ئەکەوێتە زەیسانیەوە فەرزی ئەکەی لەسەری نوێژەکانی بکات یان نا؟ قورئانی نەخێر نوێژ ناکات. بۆ؟ نێوەنگیر دەی خۆ باش دەزانید لە قورئاندا ڕەفعی حوکمی نوێژی لەسەر نەکراوە. ئەگەر سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت، ئەوە دەبێت خێزانت نوێژەکانی بکات هەر بەردەوام بێت لە نوێژکردن، کەواتە ئەوە سنەیە دەفەرمێت لەو حاڵەتانەدا ئافرەت بۆی دروست نییە نوێژەکانی بکات، دوای حەیزەکەشی ئەرکی سەرشانی نییە کە قەزای بکاتەوە و بیان جێڕێتەوە. ئەمەی وتومە مشتێکە لە خەروارێک. سەدان بەڵگە و بابەتی فقهی هەیە کە پەروەردگاری گەورە لە قورئاندا لیان بێدەنگە و لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەیانی کردووە. ئەوەش لە بابی تەهارەتەوە تا ئاخر بابی فقهی ئیسلامی سەدان و بەڵکو هەزاران نمونە هەیە کە قورئان لیان بێدەنگە و سنە ئەو ئەرچی بەیانی گرتووەتە ئەستۆ. بۆ نمونە ئەو شتانەی غوسڵ واجب دەکەن، تێمم و چۆنیەتەکەی، چۆنیەتی غوسڵ، حکمی خواردنی ماسی مردارەوە بوو کە قورئان مردارەوە بووی حرام کردووە، کەچی سنە حەڵالی کردووە. سەدان نمونەی دیکە کە دەکرێت بۆ زیاتر ڕوونکردنەوە دواتر بە وردی باسی بکەین. پێنجەم، ئەو ئاەتانەی کە پێویستیان بە ڕیوایەتی مێژووی هەیە بۆ تەفسیرکردن. نێوەنگیر براگیان، غەیری ئەو بابەتە فقهیانەی کە قورئان لیان بێدەنگە کە ئەوە دەکرێت بۆ ترێت یەکێکە لە گەورەترین کلێنەکانی ئەو مەنهەج و بیرەی قورئانیەکان هەیەنە، کە لێنێکی زۆر زانستی تریش هەیە کە ئەویش ئەوەیە ئەم قورئانە پێویستی بە سنە هەیە بۆ بەیانکردنی هەندێک ئاەت کە تەنها دەتوانین بە ڕیوایەت بیسەلمێنین و ماناکەی ساغ بکەینەوە. قورئانی نەخێر بە هیچ شێوەیە قورئان پێویستی بە ڕوونکردنەوە نییە. قورئان خودی خۆی تبیانن لكل شيء، وخوای گەورەش چەندین جار دەفەرمێ کە قورئانێکی ڕوون و ئاشکرامان ناردووە بە زمانی عەرەبیە و ئاسانە بۆ تێگەیشتن. لەپاڵ ئەوەشدا هەندێک ئاەت پێویستی بە تەدەبڕ و تێفکرین هەیە تا ماناکەی ڕوون و ئاشکرا ببێت و هەندێک ئاەتی کەمیشەن کە متەشابیهن و ماناکەی تەنها پەروەردگاری گەورە دەیزانێت. نێوەنگیر نابرا شیرینەکەم، ئەوەی دەڵێت زۆر زانستێکی سەطحیە و ڕووکەشی زانستە. قورئان هێندە ئاسان نییە تەنها عەرەبی بزانیت ئەوە تێی بگەیت. سەدان ئاەت هەیە زانایان و پێشینی ئێمە بە جۆرێک لێ تێگەیشتون، ئێستا مانایەک و ڕووکەشێکی تر دەبەخشێت. بۆ نمونە کە پەروەردگار لە ئاەتی 30 سوورەی ئەلئەنبیا کە دەفەرمێت: أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. ئەگەر تەماشای بکەیت زانانی پێشوو بە جۆرێک لێ تێگەیشتون و ئێستاش دوای نەزەریەی بیگ بانگ جۆرێک لێ تێگەیشتنی تازە بۆ ئەم ئاەتە هەیە و لە هەمان کاتدا ڕووکەشی ئاەتەکەش لە ئاەتێکی سادەوە گۆڕاوە بۆ ئاەتێکی ئیعجازی زۆریش زانستی ترە لە نەزەریە ناسراو بە بیگ بانگ. بۆیە تەفسیری ئاەت ئاوە ئاسان نییە تۆ لێی تێگەیشتووی. بۆیە ئاەت پێویستی چەندان بە لوغە هەیە، ئەوەندەش بە فەرموودە و زانستی سەردەم و واقع هەیە. قورئانی باشە برام، ئەوە زانیمان زانستی سەردەم سوودی هەیە بۆ تەفسیری قورئان، ئەی واقع و فەرموودە بۆ چۆن تەئسیریان هەیە. نێوەنگیر برای بەڕێزم، نمونە هەم بۆ واقع و هەم بۆ فەرموودە کە سوودیان هەبێت بۆ تەفسیر یاخود بڵین تەفسیرێکی تازە بدەن بە ئاەتێکی قورئان زۆرن. بەڵام وەک چەند جارێک گوتمان یەک دوو نمونە باز دەکەین بۆ سەلماندن و بەسە. نمونەیەک بۆ واقع و کاریگەری لەسەر ئاەتەکانی قورئان دەهێنمەوە کە پەروەردگار لە سوورەی ئەلئەنفال ئاەتی 60 دەفەرمێت:
وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. ڕیبات الخەیل ئێستا واقع گۆڕیەتی بۆ وەسیلەیەکی تر کە ئەویش تانک و زرێپۆش و چەندان شتی ترە کە دوژمنان لێی بترسن. گەر بگەڕین لە قورئاندا چەندان نمونەی وەها هەیە، بەڵام کاریگەری فەرموودە لەسەر قورئان زۆر زیاترە. هەندێک جار عامەکانی قورئان تەخسیس دەکات، یان خاسەکانی قورئان تەعمیم دەکات، مطلقەکان مقەیەد دەکات، یان مقەیەدەکان مطلق دەکات، و زۆر جاریش مبهەم و ناڕوونیەکان ڕوون و ئاشکرا دەکات. زۆر جاریش ئەو شتانەی قورئان سکوتی لێکردوون قسەیان تێدا دەکات. قورئانی دەکرێت بۆ هەر یەکێک لەوانە نمونە بهێنیتەوە؟ نێوەنجیر: بەڵێ براکەم، بەڵێ براجان، بۆ هەموو یەکێک لەوانە نمونە دەهێنینەوە ئینشاء الله. جارێ سەرەتا نمونە بۆ یەکێک دەهێنمەوە و قسەی لەسەر دەکەین و پاشان دەچینە سەر یەکێکی تر. بۆ نمونە عامێکی قورئان کە فەرموودە تەخسیسی کرد بێت ئەوەیە کە پەروەردگاری گەورە فەرموویەتی حرمت عەلەیکم المەیتەة والدەم. ئەم ئاەتە زۆر بەڕوونی دوو عامی تێدایە، ئەویش تەحریمی مردارەوە بوو خوێنە، واتە بۆمان نییە هیچ مردارەوە بوویەک و هیچ خوێنێک بخۆین، تەنانەت ئەگەر ماسی و ئەگەر جگەری حەیوانیش بێت. ئاەتۆی قورئانی ماسی دەخۆیت؟ جگەری حەیوان دەخۆیت؟ خۆ ئەو ئاەتە حرامی کردووە چۆن تۆ دەیخۆیت. خۆ عرف پێچەوانەی ئاەتە لێرەدا، ئەگەر بڵێیت عرف حەلاڵی کردوون. قورئانی بەڵێ دەیخۆم، بەس ئەمە نابێتە بەڵگە، چونکە پەروەردگار دەفەرمێت ئوحیل لەکم صەید البەحر وطعامه مەتاعا لەکم وەللسەیارە. پەروەردگاری گەورە سەید البەحری بۆ ئێمە حەلاڵ کردووە، هەموو خواردنەکانی نێوی دەخورێت. و کاتێکیش دەڵێم جگەری حەیوانیش دەخۆم، لەبەر ئەوەی موسامەی خوێن ئەوەیە کە خوێن بێت نەک جگەر، لەبەر ئەوەی هەر لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر خوێنی تێدا ئیتر نەیخۆم، ئەوە قسەی بێمانایە. بۆیە کاتێک سەری حەیوانێک دەبڕدرێت و خوێنەکەی لێ دەڕژێت و دێتە خوارەوە، ئەو خوێنە حرامە و خواردنی جائیز نییە. بەو شتە ئەوترێت خوێن، لەبەر ئەوەی تەواوی خەڵکی پێی دەڵێن خوێن و موسامەی خوێن ئەوەیە، خواردنەوەی حرامە و کەس نایخوات. بەڵام جگەر خوێن نییە، بەڵکو جگەرە. لە ڕاستیدا گەر وشەی خوێن ئەوەندە تەعمیم بکەیت، دەبێت دەمارەکانی هەموو نێو گۆشتەکانیش بگەڕێیت و دەریان بهێنی، چونکە هەمووی پڕن لە خوێن. نێوەنجیر: براکەم، با دوور نەڕۆین و پرسیارە بکەم، خواردنی مردارەوە بوو حرامە یان نا؟ قورئانی: بەڵێ، قورئان دەفەرمێت مردارەوە بوو حرامە. نێوەنجیر: دەی باشە ماسیەک کە مرد بێت تۆ دەچی لە بازار دەیکڕی، ئەوە مردارەوە بووە یان نا؟ قورئانی: آخر ئەوە ماسی ڕاوکراوە، نەک ماسی مردوو. ئەگەر لەسەر بەحرێک بووم و ماسیەک مرد و هاتە قەراغی بەحرەکە، حرامە بیخۆم، چونکە مردارەوە بووە، بەڵام ڕاوکرا و مردارەوە بوو نییە. نێوەنجیر: آخر برام مرتر بپرسم بۆ ئەوەی خۆ دزینەوە نەمێنێت، بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەم، ئایا ڕاوی غەیری بەحر حەلاڵە؟ قورئانی: بەڵێ. نێوەنجیر: دەی من ئاسکێک ڕاو دەکەم و ئیتر سەری نابڕم و مردارەوە بوو یان نا؟ براجان، بەحریش بە هەمان شێوەیە کە سەیدی بەحرت بۆ حەلاڵ کراوە، مەبەست پێی ئەوەی بە زیندویی نەک بمرێت و ئەو کات بخورێت. کەوای ئەبێت ماسی بە زیندویی سەری ببڕن، ئەو کات بیخۆن و خواردنی حەلاڵ بێت، وەگەرنا هەموو مردارەوە بوویەک داخڵی ئەو عامە دەبێت کە مردارەوە بوو حرامە خواردنی. قورئانی: لەم نمونە ناگەینە نەتیجە، نمونەیەکی دیکە بهێنەوە. نێوەنجی: نمونەی تەفسیری قورئان بە سونەت زۆرن و ئەی سەلمێنن کە قورئان پێویستی بە سونەیە بۆ ڕوونکردنەوەی هەندێک لە مانەکانی، ئەگەرنا ئەوە مرۆڤ لە تەفسیرکردنی ئەو ئاەتەدا ئەکەوێتە هەڵەی گەورە، بەڵکو هەڵە و بێشەرعی گەورە. بۆ نمونە قورئانی پیرۆز لە سوورەی ئەلئەنعام ئاەتی 82 دەفەرمێت: الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون.
باشە هەموو زوڵمێک ئەگرێتەوە یان ئەوە وەک فەرمودە دەفەرمێت ئەوە تەنها شیرکە و واتای شرک دەدات یان پەروەردگار لە ئایەتی وەسیەدا کە دەفەرمێت من بعدی وەسیەتی یوسی بها ئەو دەین باشە ڕێژەی ئەو وەسیەتە چەندە ئایا ئەتوانێت هەموو ماڵەکەی بە وەسیەت دابنێت بۆ هەر کەسێک ویستی مناڵی خۆی یان کارێکی وەقفی یان هاوڵ و ڕەفیقێکی تا دوایی یان وەک سوننە دەفەرمێت تەنها بۆی هەیە وەسیەت لە سێیەکی ماڵەکەی دابکات یاخود لە ئایەتی 38 سوورەی ئەلمائیدا کە پەروەردگار دەفەرمێت والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم باشا دەست چەندێکی دەستی دەبڕی پەنجەکانی یان موچی یان باسکی یان لە بن هەنگڵیدا دەیبڕی خۆ قورئان فەرموویەتی دەستیان ببڕن بە مطلقی چێ ئەتوانی ئەو مطلقە تەقەیود بکات بەڕای ئەو دەستیت ئەم هەموو دەستی دەبڕێت یاخود دەیت وەک فەرمودە دەفەرمێت دەستی ڕاستی لە مەچەکیۆ دەبڕیت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مافی ئەوەی هەیە مطلق مقەیەد بکات یان عام تەخسیص بکات یان مجمل تەفسیر بدات مافی سەلمێنراوی خۆیەتی لەلایەن پەروەردگارەوە تەفسیرێکی واقعی ئەو ئاەتەشە کە دەفەرمێت وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم پەروەردگاری گەورە هەموو پێغەمبەرانی ناردوو بە زمانی قەومەکەیان بەو زمانەش نیگای بۆ ناردوونە خوارەوە تا پێغەمبەرەکەی بە ئاسانی داواکاریەکانی پەروەردگاریان بۆ ڕوون بکاتەوە کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مانای کەلیمە ڕوونکەرەوەی قورئانە خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات تەوەری دووەم کاممان قورئانین لاپەڕا 126 پاش ئەو مناقەشە دوور و درێژە پێم خۆشە بیری خۆم و ئێوەش بێنمەوە کە بزانین کاممان قورئانین ئێمە یان ئەوانەی ناونراون قورئانی ئەلبەتە ئەوەی کە ڕابوود لە قسەکاندا هیچ بەڵگە و سەلماندنێکیان غەیری قورئان نەبوو هەر بە ئاەتەکانی قورئان بوو سەلمانمان کە جگەل لە قورئان وحیەکی تر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە هەر بە قورئان سەلماندمان کە ئەو وحیانەی غەیری قورئان هاتون ملزیمیش بوون بۆ خەڵکی هەر بە قورئان سەلمانمان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مافی یاسادانان و حەڵاڵ و حرامی پێدراوە دواتریش سەلمانمان کە قورئان هەندێک بابەتی بەجێهێشتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم حکمی تێدا بدات و سنەی کردووەتە حاکم و بەیاندەر تێیدا دواتریش سەلمانمان کە سنەت تەفسیر و شارحی قورئانە ئێمە نەهاتین قیاس و ئیجماع و کۆمەڵێک دەلائیلی عەقلی بەکاربێنین کە پێم وایە هەموو ئەو بەڵگانە پشتیوانی ئەو بیرە دەکەن کە سنە و ئەحادیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکن لە سەرچاوەکانی یاسادانان واجبە لەسەر مسلمانانیش بەگوێی ئەحادیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن وەک چۆن بەگوێی قورئان دەکەن ڕوونتر بڵێم هەموو قورئانیەکان دەبێت ئاگان لەوە بێت کە ئەو فەهمی خۆیان و شەرحی خۆیانە بۆ قورئان کە دەڵێن سنە و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دین نین ئەوە قسە و ئیستینتاجی خۆیەتی لێبووە بە دین و قسەی خۆی بە دین دەزانێ و قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دین نازانێ ورتر و ڕاشکاوانەتر بڵێن ئەو کەسانە تووشی بێویژدانی بوون کە ئەو حەقە دەدەن بە خۆیان شەرحی قورئان و ئاەتەکانی قورئان بکەن بەڵام ئەو حەق و مافە نادەن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە چ جۆرە هەڵەیەکە ئەو برانەی تێکەوتووە هۆشیان بەلای خۆیانەوە نییە چ قسێکی ناماقول دەکەن لە کۆتایی ئەم بڕگێدا تەنیا ئەوە دەڵێم ئەگەر بمانێت قورئانی بین دەبێت باوەڕمان وابێت پێغەمبەر صلی الله عليه وسلم واجب الئیطاعەیە و پێویستە لەسەری مسلمانان ئەگەر بینیان فەرمودەیەکی صحیح هەیە بێ دوو دڵی بە واجبی سەرشانی خۆیانی بزانن گوێی بۆ بگرن و گوێڕالی بکەن ڕۆشنتر و ڕوونتر بڵێن و بپرسین کاممان قورئانین ئێمە یان ئەوان ئێمە کە دەڵێن یەکەم قورئان و سنەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم معیاری سەرچین یان ئەوان کە دەڵێن تەنیا قورئان معیارە کە قورئانی پیرۆز لە سوورەی النساء دەفەرمێت فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا
دووەم ئێمە قورئانین کە ئەڵێین پێغەمبەر جگەل لە قورئان نیگایەکی تریشی بۆ هاتووە و ئەو نیگایەش حرام و حەڵاڵی تێدا بووە یان ئەوان کە ئەمە ناسەلمێنن. لە کاتێدا پەروەردگار لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 187 دەفەرمێت أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم. سيم ئێمە قورئانین کە ئەڵێین ئەو نیگانەی تری جگەل لە قورئان ملزیم بوون بۆ سەحابە و تابعین و گشت مسلمانان یان ئەوان کە ئەو نیگانە بەبێ بەڵگا چز ئەکەن و ناوی دەنێن منسوخ و منسی و خۆیانی لێ دەدزنەوە و پشتگوێیان دەخەن. لە کاتێکدا پەروەردگار دەفەرمێت وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. چارەم ئێمە قورئانین کە پێغەمبەر بە قودوە و ڕێبەری خۆمان دەزانین و چاوی لێ دەکەین و بۆ گشت کاروبارەکانمان یان ئەوان کە خۆیان لەو بابەتە دەدزنەوە و پێغەمبەر تەنیا بە قودوە و ڕێبەری سەحابەکانی دەزانن. لە کاتێکدا پەروەردگار لە سوورەی الأحزاب ئاەتی 21 دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. يان لا سوري آل عمران آيتي 31 دفرميت قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. پێنجەم ئێمە قورئانین کە احتیکام ئەکەین بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک چۆن احتیکام بۆ لای قورئان ئەکەین یان ئەوان کە تەنیا احتیکام بۆ قورئان ئەکەن و لا بەلای پێغەمبەردا ناکەنەوە حسێب بۆ کردار و گفتارەکانی ناکەن. لە کاتێکدا پەروەردگار لە سوورەی النیسا ئاەتی 65 دەفەرمێت فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. ششم ئێمە قورئانین کە پێغەمبەرمان خۆش دەوێت بە دڵ و بە گیان و سونەتەکانی جێبەجێ دەکەین و ژیانەکەی دەخوێنینەوە و بە شتێکی بەسوودی دەزانین و بە پێویستی دەزانین بیناسێنین و بە هەموو خەڵکی و خەڵکی دنیای بۆ بانگ بکەین یان ئەوان کە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ گرنگیەکی نییە لایەن و بەڵکو جارجارە نایشارنەوە ژیان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شتێکی زیان بەخش دەزانن. لە کاتێکدا پەروەردگار لە سوورەی الفتح ئاەتی 29 دەفەرمێت محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. حفتم ئێمە قورئانین کە ئەڵێین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێشترە بۆ ئێمە لە خۆمان و پێویستە وەک چاومان بیپارێزین و ڕێگە نەدەین کەس سوکاتی بەخۆی یان بە فەرمایشتەکانی یان تەنانەت خاو و خێزان و بنەماڵەکەی و هاوڵە بەڕێزەکانی بکات یان ئەوانە کە لەم ئەرکە پیرۆزەدا تەواو کەمتەرخەمن. لە کاتێکدا پەروەردگار دەفەرمێت
النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم يان روتر پروردگار لسورة النور آيتي 12 دفرميت لولا إذ سمعتموه ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا وقالوا هذا إفك مبين هشتم ئێمە قورئانین کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە خۆمان خۆشتر دەبێ بڕوامان بە شەفاعەتی هەیە چاوەنواری ئەوەین کە ببینە هاوڕێ و خزمەتکاری لە ڕۆژی قیامەتدا و بەردەوام سەڵاواتی لە دیارە دەین یان ئەوان کە پێغەمبەریان پێ زیادێ و منەتیان بەوە نییە لە قیامەتدا بیبینن یان نەیبینن چاویان لەو نییە کە ببنە هاوڕێی لە کاتێکدا پەروەردگار لە سوورەی ئەنیسا ئایەتی 69 و 70 دفرميت ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ذلك الفضل من الله وكفى بالله عليما بەداخەوە کە ئێمە ناچارە بین ئەم جۆرە بەراوردکاریانە بکەین لەناو بازنە ئیسلامیەکەدا لەناو ئەو کەسانەدا کە خۆیان بە شوێن کەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەزانن بەڵام فەلسەفەی نەزۆکی دوژمن و ناحەزانی ئیسلام وای کردووە بە چاوێکی جوداواز لە چاوی باو باپیرە مسلمان و سەرڕاستەکانمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕوانین لە کاتێکدا پەروەردگار زۆر بەڕوون و ڕاشکاوی لە سوورەی ئەتتەوبە ئایەتی 61 تا 66 دەفەرمێت ومنهم الذين يؤذون النبي ويقولون هو أذن قل أذن خير لكم يؤمن بالله ويؤمن للمؤمنين ورحمة للذين آمنوا منكم والذين يؤذون رسول الله لهم عذاب أليم يحلفون بالله لكم ليرضوكم والله ورسوله أحق أن يرضوه إن كانوا مؤمنين ألم يعلموا أنه من يحادد الله ورسوله فأن له نار جهنم خالدا فيها ذلك الخزي العظيم يحذر المنافقون أن تنزل عليهم سورة تنبئهم بما في قلوبهم قل استهزئوا إن الله مخرج ما تحذرون ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم إن نعف عن طائفة منكم نعذب طائفة بأنهم كانوا مجرمين خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات تەوەری سێیەم لاپەڕا 132 پێویستە ئێمە چۆن بین ڕەنگە خوێنەر و بیسەری بەڕێز بپرسێت ئەم تەوەرە بۆچی لە وەرامی ئەو پرسیارەدا تەنها کۆمەڵێک گوشەی سادە دەڵێم کە ڕەنگە هەمومان بیزانین بەڵام هێندە بە ئاڵۆزی لێی نەگەیشت بین بیهێنەرە پێش چاوی خۆت شۆفێرێکی تو تەکسیەک لێ دەخوریت و لە جادێک دەسوڕیتەوە 106 دەڕۆیت کاتێک کامێرایەکی مرور دەبینی خێراییەکەت 100 پلە دێنیتە خوارەوە و چونکە مراقبەی مرور دەبینی و دەزانی عقوبە و سزاکەت قورس دەبێت ئەی ئەگەر پێت خاو نەکرایەوە و لە کامێرەکەتدا خێرا دادەبەزیت و دەست دەکەیت بە تەکلیفکردن لە پۆلیسەکە
تا لە سزاکەت خۆش ببێت و مخالەفەکەت بۆ بسڕێتەوە خۆگەر نەیسڕیەوە ئەوە تا پارەکە دەدەیت خەفەت داد دەگرێت و بێتاقەتی ڕوود تێدەکات دەی خۆ گەورەتر و گرنگتر لە یاساکانی مرور یاساکانی پەروەردگارە کە لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلمی سەروەردا هاتوون ئەو چاودێریە هەمیشە یەک کە بەردەوام لەگەڵماندایە وەک پەروەردگار لە سوورەی ئەننور ئایەتی 63 دەفەرمێت لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا قد يعلم الله الذين يتسللون منكم لواذا فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم بۆیە سەرپێچی پەروەردگاری گەورە زۆر لە سەرپێچی کابرای مرورەکە ترسناکترە لەبەر ئەمە پێویستە بڵێین باشایەتی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم تازە بکەینەوە و بە دڵیش ئەو شایەتێ بدەین هەموو بۆ پێغەمبەراتیەکەی و هەم بۆ دەستپاچی و ڕازگۆیی و گەورەیەکەی تا بەر ئەو ئاەتە نەکەوین کە پەروەردگار لە سوورەی المنافقون ئاەتی 1 دەفەرمێت إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون پاشان شایەتی معسوومیەتی بۆ بدەین و بەدڵ بڕوا بهێنین کەوەی ئەو فەرموویەتی و کردوویەتی بە ئاراستەی پەروەردگار خۆی بووە و لە هەوا و ئارەزووەوە نەبووە و شوێن حەزی دەرونی خۆی نەکەوتووە ئەگەر سروشتە بەشەریەکەشی شتێکی پێکرد بێت و پێچەوانەی شەرعی پەروەردگار بوو بێت ئەوە پەروەردگار بۆی ڕاست کردوێتەوە وەک لە سوورەی الحەج ئاەتی 52 53 و 54 دەفەرموێت وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته فينسخ الله ما يلقي الشيطان ثم يحكم الله آياته والله عليم حكيم ليجعل ما يلقي الشيطان فتنة للذين في قلوبهم مرض والقاسية قلوبهم وإن الظالمين لفي شقاق بعيد وليعلم الذين أوتوا العلم أنه الحق من ربك فيؤمنوا به فتخبت له قلوبهم وإن الله لهادي الذين آمنوا إلى صراط مستقيم پاشان لەمە دوا ئیتر وەک چۆن ئیستیدلال بە ئاەتەکانی قورئان دەکەین بۆ سەلماندنی حکمێکی شەرعی بە هەمان شێوە ئیستیدلال بە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین بۆ سەلماندنی حکمە شەرعیەکان چونکە پەروەردگار دەفەرمێ يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ولا يحرمون ما حرم الله ورسوله وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا بۆیە ئەگەر پێش ئێستا بێگوێیی و سەرپێچیەک یان کەم تەرخەمیەکت کردووە سەبارەت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە خێرا بەڕوح بچۆرە خزمەتی پەروەردگار و داوای لێخۆشبوون و لێبوردون و سڕینەوەی گوناهەکانت بکە و دڵنیا بە پەروەردگار تەوبەکارانی خۆش دەبێت و لە گوناهەکانیش خۆش دەبێت هەروەک پەروەردگار لە سوورەی القەسەس ئاەتی 65 تا 69 دەفەرموێت ويوم يناديهم فيقول ماذا أجبتم المرسلين فعميت عليهم الأنباء يومئذ فهم لا يتساءلون فأما من تاب وآمن وعمل صالحا فعسى أن يكون من المفلحين
وربك يخلق ما يشاء ويختار ما كان لهم الخيرة سبحان الله وتعالى عما يشركون وربك يعلم ما تكن صدورهم وما يعلنون سەیرکە چەند بە سۆزەوە پەروەردگاری گەورە بانگمان دەکات بۆ تازەکردنەوەی تۆبە و پەشیمان بوونەوە لە کەمتەرخەمی و گوناهەکانمان هەروەکو پەروەردگار لە سوورەی ئەتتەحریم ئایەتی 8 دەفەرموێت يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير پەروەردگاری گەورە لە گوناهەکانی منیش و ئێوەش خۆش بێت هیوام وایە ئەم نووسین و خوێندنەوەی کەم و کورتە جێگای سوود و ڕەزامەندی ئێوە بێت و خۆشەویستی پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم پاڵنەر بوو بێت بۆ ئەم قسە و گفت و گۆیانە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين وإن الله لهادي الذين آمنوا إلى صراط مستقيم خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات